سلااوان لێبێ من کۆڤانەزەتم 19مین بەرنامەی پاشیفکان پێشکەش دەکەم بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەردا دەبینێتەوە لە تەوەری یەکەم کاتەوەری ئاینیە باس لە بەختەوەری دەکەین لە ئاینی ئیسلامدا و لە تەوەری دۆمیشدا کاتەوەری تەندروستیە باس لە وەرزشکردن دەکەین بە تایبەتیش لە مانگی ڕەمەزاندا جگە لەمانەش تۆڕی پیامێرانمان لە هەر چوار پارچەی کوردستان وەردەگرین بزانین پاشێو لە هەر چوار پارچەی کوردستان بە شێوەیەک بەڕێوە دەچن خەڵک لەم لە هەر چوار پارچەی کوردستان خەریکی چین بەڵام بەر لەوەی بچینە نێوتەوەری یەکەمان کە تەوەری ئاینیە هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە یاخودین هاوسێکیان ئامادە کردووە ئەویش تایبەتە بە دەهۆڵ لێداندا هەر کاتەوە کە ڕەمەزان دێت و کاتێک پاشە و ژمارێک کەس هەڵدەستن دەهۆڵ لێدەن خەڵک لە خەو هەڵدەستێنن بۆ ئەوەی پاشێو بکەن بەڵام ئەو کەسانێک بەم کارە هەڵدەستن موسڵمانن زیادەوە لە کارێکی جیاوازدا لە فەڵەستین ئەوەی بەم کارە هەستاوە کەسێکی کریسیانە ئەمەش بۆی پێکەوە ژیان کە لەو شوێنەدا هەیە یاخود لەو ناوچەیەدا هەیە هەڵدەستێت پارشێوان دەهۆڵی دەدات خەڵکانی موسڵمان هەڵدەسێنێتن بۆ ئەوەی پارشێویان بکەن. لە دنیاکدا کە بەناوی دینەوە چەندین گروپ و ئاینزا خوێنی یەکدی حەڵال دەکەن بەڵام کەسانێک هەن تا ئێستاش پێیان وایە کە هەمومان یەک خوددا دەپەرستین بەڵام بەڕێکاری جیا. ئەیوب میشێل کەسێکی مەسیحی دانیشتووی گوندێکی فەڵەستینە کە لە ژێر دەسەڵاتی ئیسرائیلدایە هەموو مانگێکی ڕەمەزان بە چەپڵێکەوە هەوڵ دەدات موسڵمانان بێدار بکاتەوە و خۆیان ئەمادە بکەن بۆ ڕۆژوگرتنی بەیانی. دانیشتوانی گوندی ئەلمەکر لە نزیک شاری عەکا 14 ساڵە بەدەنجی دەهۆڵەکەی میشێل ئەیوب لە پاشێواندا خەبەریان دەبێتەوە بە ئاوازێک خەبەریان دەبێتەوە کە تەنها بۆنی برایەتی و دۆستایەتی تێدایە. كنت أسمع أنه كان في مصحرات بالحارات بە مناڵی کەسانێک مەبینی بۆ خەبەرکردنەوەی خەڵک وا کاریکیانە کرد بە کارێکی مرۆڤانە مەزانی و حەزمەکرد منیش وا کارێ بکەم بۆیە گرنگیم پێیە دوایەوەی کە لە کارەکەمە بمەوە ئەگەڕێمەوە بۆ ماڵەوە و کەمێک پشوۆیم دواتر دەسەکەمەوە بە کاری ڕۆژانم چەنایەتێکی قورآنم لەبەرە و هەمیشە ژڵێم جەژنی ئێوەی موسڵمان جەژنی منیشە ئارەزووەکەم کاینەکان بۆ پێکەوە ژیان و ئاشتی هەنگاو هەڵبگرن نەک دوژمنایەتی دروست. دەهۆڵەکەی میشێل بۆتە یەکێک لە سیمە دیارەکانی شارەکە ئەوان دەڵێن چاوەڕێی ڕەمەزانن تا میشێل ببینن. هەموو پارشێوێک دێمە دەرێت تا میشێل ببینم و زۆر دڵخۆش دەبم پشت بەخوا هەموو ڕەمەزانێک دەیبینم. لە هەموو شارێکدا کۆمەڵێک هونەرمەندی میلی هەن کە دەیانەوێت هونەر و ئاین تێکەڵ بکەن و بەدەنجی ئامێرە میوزیشەکان خەڵکی خەبەر بکەنەوە بەڵام دەهۆڵەکەی ئەیوب پەیامێکی دیکەشی پێیە کە ئەویش برایەتی و پێکەوە ژیان و لێبوردەی نێوان گەلانە. بەڵێ لە تەوەریەکەم بەرنامی پاشیف دکتۆر ئیبراهیم سەنگەسەری دکتۆرا لە فقی ئیسلامی بەراوردکراو لەگەڵمان دەبێت باس لە بەختەوەری لە ئیسلام و قورئاندا دەکەین بزانین بەختەوەری چۆن بەدەزێت دکتۆرم کاتت باش و بەخێر بیت. زۆر سپاس لە ئیسلامدا چۆن باسی بەختەوەری کراوە؟ سەرەتا سوپاسی بۆ پایان بەخوای گەورە سوبحانەهو وتەعالا و درود و سەلام بۆ پێغەمبەر و هاوڵانی و شوێن کەوتوانیان تا ڕۆژی دواییت خوای گەورە عیبادەتی ڕەمەزان لە هەموو لای قبوڵ بکات. بەختەوەری بریتیە لەو دڵ ئارامیە هەست بە خۆشیکردنە لە دەروون و هەروەها ڕنگدانەوەی لە دەموچاو لە ئەنجامی ڕازی بوون لە خودی کەسەکە لە خۆی لەو ڕێبازەی گرتوویەتی و هەروەها لەو ژیانەی کە پەیڕەوی دەکات و ممارەسەی دەکات و هەروەها لە ئەنجامی ڕازی بوون و متمانەبوون بە داهاتووی کەسەکە کەواتە دەتوانین بڵێین بەختەوەری سێ کۆڵەکەی هەیە ڕازیبوونی کەسەکە لە خودی خۆی و هەروەها لە ژیانی خۆی و هەروەها لە پاشەڕۆژ و داهاتووی خۆی ئەوەی دیارە و ئەوەی نادیارە. باش لە ئیسلامدا چۆن باسیەوە کراوە ئایا ئیسلام بۆ بەختەوەری مرۆڤ هاتووە؟ بێگومان خۆی کە سەیری پێکاتەی مرۆڤ دەکەی مرۆڤ لە دوو شتی سەرەکی پێک دێت
بواری ڕۆحی و هەروەها بواری جەستەیی و لە ڕاستیدا ئەوەی مرۆڤ جیاگ دەکاتەوە لە سەرجەم بوونەوەرەکانی تر بوونی بواری ڕۆحیە دەنا ئەگەر بواری جەستەیی بێ ڕەنگە بە ماسوولکە و عەزەڵات زۆربەی بوونەوەرەکان لە ئێمە بەهێزتر بن بەس ئەوەی کە بۆتە مای ئەوەی کە خوای گەورە شایەنی ئەوەمان بکاتکەوە وەحی لە ڕێگای پێغەمبەرانەوە بۆ ئێمە بنێرێت و تەکلیفاتی شەرعیمان لێ بکە بوارە دەرونیەکەیە و خوای گەورە لە سەرەتای سوورەتی تاها ڕاستەوخۆ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگای ئەویشەوە لەگەڵ مسلمانان دەدوێت کە دەفەرمی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى واتە ئێمە قورئانمان بۆ تۆ نەناردووە پێی بەدبەخت بی بەڵکو مەبەست لە ژیانی مرۆڤ بەختەوەریە سەرفرازیە ئاسوودەییە ئەنجا ئەوەش لەوەوە دێ کە مرۆڤ ئەو پەتە دەرونیەی کە پێویستە ڕۆحی بێت ئێمە سیر کە ڕۆژانە کە بە ڕۆژوو دەبین بواری جستەیمان ماندوو دەبێت چونکە ناخۆین و ناخۆینەوە و لە بواری سەررجەوی و سێکسی دوور دەکەوینەوە بەڵام هەز دەکەی مرۆڤ لەو کاتەدا لە بەرامبەر ئەو ماندووبوونە هەز بە ئاسوودەیەکی ڕۆحی و دەرونی دەکات بۆ چونکە پەدی پەیوەندی جارێکی تر لەگەڵ خداوەندی سبحانه وتعالى تند و تۆڵتر دەکاتەوە زیاتر پتەوی دەکات ئەگەر سیر بکە هەرچی مرۆڤە بە حەقیان بەناحەق هەوڵ دەدا بواری ڕۆحی خۆی تێر بکات جا چ جای ئەو بارە ڕۆحیە کە لە ڕێگای تند و تۆڵکردنەکەی لە ڕێگای پەیامبەران بن سەڵات و سەلامی خۆیان لەسەر کەواتە مرۆڤ پێویستی ئیسلام ئەوەی کە داکۆکی لەسەر دەکات مرۆڤ لە دوو بوار پێک دێ بواری جەستەیی و باری ڕۆحی چۆن بواری جەستەیی پێویستی بە تێرکردنە بواری ڕۆحیش پێویستی بە تێرکردنە هەر کاتێک تێرکردنی بواری جەستەیی لەسەر بواری ڕۆحی بوو ئەو مرۆڤە بەرەو بەدبەختی دەڕوات زۆر جار خەڵکانێکەیە هەوڵ دەدەن بواری ڕۆحی خۆیان تێر بکەن بەڵام بەڕێگای نادروستدا گوزەر دەکەن و هەنگاو دەنێن لە کۆتاییدا بەختەوەری بەدەست سەرەوەش کە کێ بەدبەختە خوای گەورە دەفەرموێت یا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئامانجی خوای گەورە لەم ئاەتەیە چییە؟ ئامانجی خوای گەورە لەو ئاەتە پیرۆزە ئەوەیە کە وەڵامدانەوەی خوا و هەروەها وەڵامدانەوەی پێغەمبەر هەمان شێوە وەڵامدانەوەی پێغەمبەر وەڵامدانەوەی خوا سبحانه وتعالى لما يحييكم لەوەی کەوا زیندوتان دەکاتەوە ئەو زیندوو بوونە وەکو زانایان دەفەرمونون چۆن دووارەی دەکەمەوە لاشەی ئێمە پێویستی بە ئاوە بە خۆراکە بۆی لاشەمان نەمرێت بۆەوەی لاشەمان بە زیندوی بمێنێتەوە وجعلنا من الماء كل شيء حي ئاو هەموو شتێکی سەرەتای هەموو سەرچاوی هەموو شتێکی زیندووە بە هەمان شێوە دەرونی ئێمەش پێویستی بە بوژانەوە هەیە پێویستی بە تێرکردن هەیە ئەو تێرکردنە لە ڕێگای وەڵامدانەوەی خوا وەڵامدانەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ باست لە لایەنی ڕۆحیەکە کرد کە پێویستە لایەنە ڕۆحیەکەش تێر بکرێت لە گوتت هەندێک جار لەوانەیە بە حاڵەت تێر بکرێت چۆن بتوانرێت ئەو لایەنە ڕۆحیە بە شێوەیەکی ڕاست و ڕەوان تێر بکرێت ئەوڕۆ بوارێکەیە لە بواری کوالێتی کە باز دەکرێت یان دڵنیایی جۆری دەگوترێت بەدەستێنانی باشترین ئەنجام لە ڕێگای سادەترین ڕێگا یعنییان کەمترین تێچوو خۆی لە ڕاستیدا ئەوە دەتوانین بڵین لێوا و لێو لەگەڵ ئیسلام دێتەوە ئیسلام هەوڵ دەدات بە کەمترین تێچوو بە کەمترین ماندووبوون مرۆڤ گەورەترین بەختەوەری بەدەست بێنێت بۆیە خوای گەورە لە ئاەتێکدا دەفەرمێت ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر ئێمە قورئانمان بۆ وردبوونەوە بۆ تێگەشتن زۆر ئاسان کردووە کەسێکەیە لێ بکۆڵێتەوە بە دوای دابچێت کەواتە خەڵکانێکەیە بەداخەوە بە هەڵە دەچن بە هەڵەچوون لەوەی کەوا وا دەزانن هەندێک جار وەهمی خۆشببختیان بۆ دروست دەبێت بە واتایی ڕوو دەکەنە کۆمەڵە شتێک وا دەزانن بەختەوەری لەوەدایە خۆی هەندێک جار هەندێک شت ڕەوایە وەکو ئامرازێک بەکاری بێنی بەڵام وەکو ئەنجام بەکارهێنانی بەدبەختی لێ دەکەوێتەوە بۆ نمونە خەڵکانێکەیە وا دەزانن بەختەوەری تەنها لە دەوڵەمەندیدایە من ئێستاش لەبیرم ناچێت لە جارێک لە بەرنامەی یەکێک لە وڵاتە عەرەبیەکان وڵاتێکی عەرەبی بووم لە رادیۆ پرسیاریان لە کچێک کرد گوتی مەبەستی یان ئاواتی تو چییە یعنی وەکو بڵێ فارس الأحلامی تو کێیە کە یعنی ئەو کەسێک کە خەونی پێوە دەبینی ئەو پیاوە گوتی ئەو پیاوە دەوڵەمەند بێت گوتی باشە ئەو پیاوە دەوڵەمەند بێت ئەتوو ئێستا تازە پێدەگەی ئەو پیاوە لە تو بەتەمەندتر بێت نەگونجێن گوتی بەلای منەوە گرنگ دەوڵەمەندیە
کەواتە هەستم پێکرد ئەو ئافرەتە تازە پێگەشتووە بە هەڵەدا چووە لە بەدیهێنانی خێزانێکی بەختەوەر گەنجانێکی زۆرمان هەیە خۆی خودی ماڵ مەشروع لە ئیسلامدا ڕێکە پێدراوە و بەڵکو خوای گەورە خۆشەویستی ماڵی خستۆتە ناو دەرونی مرۆڤ بۆ ئەوەی بتانی دنیای پێ ئاوادام بکاتەوە و دەڕۆژکاری بهێنێت لە ڕێگای چاکە گەنجانێکی زۆر هەیە وا دەزانێت بەختەوەری لە یاریدایە. باشە دکتۆر ئەی ئەو کەسانەی ئەو ئارازویان بەدینایەت ئارەزوێکیان هەیە ئەم ئارەزویان بەدینایەت و وا دەزانێتی ئەوان بەختەوەر نابن ئەوان پێویستە چی بکەن لێرەدا چۆن باس لەوانە دەکات قورئان نمونەی قارونمان بۆ دێنێتەوە کە تەنها کلیلی قاسەکانی بە 5-6 پیاوی بەهێز دەیانتوانی هەڵی بگرن بەس کلیلەکانیان بۆیە کە بەناو خەڵکی خۆیدا دەڕۆیشت وەکو بڵێن بە سیارە زۆرەکانی ئەوڕۆ یا بە سواری ئەسپەکانی دەڕۆیشت ئەوانەی کە بە هەڵا لە واتای بەختەوەری گەیشت بوون دەیانگوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون إنه لذو حظ عظیم خۆزیە ئێمەش دەوڵەمەندی قارونمان هەیە لە ڕاستیدا ئەوە خوا پێداوە بەڵام دوای ئەوە کە خوای گەورە بە زەویدا بردە خوار و ئێستاش بۆتە عیبرەت دەیانگوت لە ڕاستیدا بەدبەخت بوو وەی کە ئەنەه لا يفلح الظالمون لە ڕاستیدا ستەمکارەکان قەت بەختەوەر نابن. نمونەیەکم ئێستا پێشەوەی بێمە ئێرە خوێنمەوە کچە ملیاردێری یۆنانی کریستینە ئۆناسیس باوکی ملیاردێرێکی گەورە بووە لە بواری شەحنی دەریا ئیشی کردووە باوکی ساڵی 73 پاش ئەوەی کە خێزانی کێنەدی خواست باوکی دایکی ئەو کشەی تەلاقدا خێزانی جۆرج کەنەدی مارە کرد بە چەند مەرجی زۆر قڕس بەس بۆ ئەوەی بڵێن خێزانی یەکێک لە سەرۆکەکانی ئەمریکای پێشومارە کردوێتەوە دوای ئەوە لێک جیابوونەوە باوکی لە ساڵی 73 وفاتی کرد یان برایەکی پێشتر خۆی کوشت لە تیارە بەربوویەوە خۆی کوشت لە تیاری تایبەتی خۆی دەوڵەمەند بوون دایکی پاشەوەی لە باوکی جابوویەوە خۆی کوشت دوای ئەوە باوکی لە 78 و ئەوانە وفاتی کرد بە تەنها مایەوە ینی ئەو ملیار دۆلاری بابی هەمووی بۆ ئەو کچە مایەوە ئەو کچە شوویەکی بە ئەمریکیە کرد شوویەکی بە یۆنانیە کرد جارێک ئەو کچە سەرمایەدار بوو بە دوای خۆشببختی دادەگەڕا شووی بە کابرایەکی شوعی کرد لە رووسیا لەوێ تەمان لە رووسیا ڕێگە پێ نەدرا ئەو ملیار دۆلاری هەبێت لە ماڵەوە ئیشی دەکرد گوتیان چ دەکەیت و ینی ئەوانەی سەحافە لەیان پرسی گوتی بە دوای بەختەوەری دادەگەڕم دوای ئەوە لەو پیاوە ژابوویەوە شووی کرد بە پیاوێکی فەڕەنسی لەوێ لە ئاپۆڕایەکی زۆر گەورە لە ئاهەنگێکی زۆر گەورە گوتیان ڕاستە ئەتوو گەورەترین کچە ملیاردێری گوتی بەڵێ من گەورەترین کچە دەوڵەمەندم بەڵام بەختترین کچە دەوڵەمەندیشم لە کۆتاییدا هەندێکیان دەڵێن خۆی کوشندێکیان دەڵێن لە جەوێکی تەماویدا وەفاتی کردیانی بەداخەوە لەبەر ئەوە زۆرجار خەڵکانێک بە هەڵەدا دەچن بینیومانە گەورەترین ئەندازیاری یابانی لە بواری بنیاتی پردەکان لە کۆتاییدا خۆی کوشت لەبەر ئەوە دەبینین نەبڕوانامە بە تەنها بەختەوەری بەدەستدێنێت نەدەوڵەمەندی بە تەنها بەدەستدێنێت نە ئافرەتی جوان نە پیاوی گەنجی جوان بەختەوەری بەدەستدێنێت بەڵکو لە ڕاستیدا ئەوانە هەمویان لە بوارێکدا بە گوێرەی خۆی ڕێگە پێدراون بەڵام لەگەڵ ئەوانە ئەو کەسە حقیقەت و سەرچاوەی بەختەوەری بدۆزێتەوە کە خوایە سوبحانەه وتعالى. دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین با بزانین پاشێو لە شار و شارۆچکەکان چۆن بەڕێوە دەچێت دەستمە لە یاوکارم بەرگەشت ئاکرەی کە لە شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت بەرگەشت ئەم کاتت باش تۆ ئێستا لە شاری هەولێری ئەگەر هەڵا چوویتە نێو کافیەکانەوە با بزانین ئەوانەی کە لەوێن سەرقاڵی چین چۆن پاشێو دەکەنەوە. شەو باش کۆڤان دیارە هەر لەگەڵ دەستپێکی ڕەمەزاندا وا باوە زیاتر خەڵکی لە شەواندا دەدەکەون بە بەراورد لەگەڵ ڕۆژدا لێرەش ئەمە من لە یەکێک لە کافتریەکانی شاری هەولێرم دیارە لێرە خەڵکێکی زۆر شەوانە دەردەچن بۆ بەسەربردننی کاتەکانیان لەگەڵ ئەوەشدا ئەوان دەمێنێن تا درنگانێکی شەو زۆر جاریش تا بەرەبانک یاخۆت بانگی بەیانی ئەوان لێرە دەمێنەوە من ئێستا لە شوێنێکی
کافتریایەکم خەڵکی جیاواز لێرە هەیە لەگەڵ ئەوەشدا من دەبێنم لە پاڵ خەڵکی کورد خەڵکی عەرەب نەتەوەکانی دیکەش لێرە هەیە کە ئەمە یەکێکە لەو دیاردانەیە کە لە کوردستاندا بە زۆری دەبیندرێت وەکو ئەوەی کە وڵاتێک بە تایبەتی لە هەولێر کە خەڵک بە چین و توێژەکان یان بنەتەوە جیاوازەکان بە لە کەشێکی ئارامدا شەوانە دەردەچم من ئێستا یەکێک لە شێخەکان یاخود یەکێک لە هاوڵاتیانی عەرەبم لێرە بینی کە سەرنجی ڕاکێشان بە ئاڵای کوردستانەوە لێرە دانیشتووە من دەمەوێت هەندێک پرسیاری لێکم مساء الخير الآن أنت بالأربيل يعني أحسست أمان بلدي أربيل أنا صار لي 6 سنين هنا بأربيل من وين جايين؟ أنا بالفلوجة فلوجة صارت لفلوجة وأنا هنا يعني على ضيافة كاكا مسعود برزان میوانی بەڕێز مەسعود بارزانانی بۆچی ئاڵای کوردستان بە یەخی خۆت بارتي يعني وبارتي وعلى الوقدو چونکو من وهني أولا ئەو ئاڵایان خۆشێ هني الرئيس و پیرۆزبایی لە سەرۆک بارزانیەکەم بۆ ڕاگەیانی ڕێفراندۆم بمناسبة الاستفتاء يوم 25 بۆ ڕاگەیاندنی ئەوەی کە ڕۆژی 25 مانگ ڕێفراندۆم ئەنجام الفيدرالية واستقلال الكردستان تۆ چیڵێ دەبارەی فیدرالیزم و سربەخۆی کوردستان كاكا مسعود تەنها لە ڕێگای بارزانیەوە دەکرێت سربەخۆی بدەست بێت ما حد استقبلنا وما کەس پێشوازی لە ئێمە نەکرد جگە لە بەڕێز بارزانانی أهل الفلوجة جوي إلى خەڵکی فەلوجە کاتێک هاتنە ئێرە تەنها بەڕێز بارزانی پێشوازی لێکرد سموها شقلوجة تەنانەت شەقڵاوە ناوی گۆڕا بۆ شەقلوجە بۆ لە بەرەوەی خەڵکی فەلوجە لەوێ پێشوازیان لێکرا خەڵکی هەولێر پێشوازی لێکردن تۆ هەستت بە ئارامی کردو لە کوردستان بەڵێ لە کوردستان ئارامی هەیە و میواندارێتێکی زۆر باش هەیە زۆر سوپاسی خەڵکی کوردستان و دووبار سوپاسی بارزانی یەکەم يعني شفت باللباس الكردي عندي لباس كردي يعني عندي لباس منیش جلی کوردیم هەیە هاوشێوەی تۆ جلی کوردیم هەیە لە جەژنی نەورۆزدا لەبەری دەکەم كاكا نوزاد واخوه كاكا برزان هم ما قصروا زۆر سپاسی پارێزگاری و لێژ دەکەم ئەوانیش کەم و کوڕیان نەبووە دیاردە جوانەکانە کۆڤان ئێستا من وا بەجلی کوردی ئەویش بەجلی عەرەبی ڕەنگە لە زۆر شوێنی دیکەی عێراق کە بەم دیاردەیە دەرکەوی یا کەسێک بەجلی کوردیەوە لە هەندێک وڵاتان یان بە تایبەتی لە عێراقدا ڕەنگە هەڕەشە بێ بۆ سەر ئەو کەسە بەڵام ئەو لێرە بە ئازادیەوە بەجلی کوردی شکران جەزیلەن ناکە اهلا وسهلا تحيات من دەبێنم لێرەش ژمارەیەکی زۆر هەر لە کوردان لێرە دانیشتون خەڵکی دیکە من دەمێلیان بپرسم ئەمە یەکێکە لە پامنێری کوردستان 24 پامنێری ببوورە کوردستان تیڤ کوردستان 24 کاک هەڵگورد لەوێ ڕاگەاندکار کاک ئاراس کاک ئاکۆ لێرە من حاکم ئازادم لەگەڵە کە کەسێکی یاساییە من دەمەوێت لێ بپرسم بزانم ئەمڕۆ کە بەڕێز لێرەی ساڵانێکە یان بڵێن تەمەنێکی زۆر لێرە لە هەولێر بەسەر بردووە جیاوازی ڕەمەزانەکان لەگەڵ ئێستا چۆن دەبینیت جیاوازی ئێستا هەوڵێک هەیە بۆ ڕۆژێک دیاری کراوە بۆ ڕیفراندۆم چۆن ئەمانە خۆی ئەم ڕەمەزانە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ڕەمەزانەکانی پێشوو یەکەم ئەوەیە کەوە خەڵک هەمووی ئارامە شە لە شارەکە دەژیتن بە خۆشی بەبێ هیچ گیرگرفتێک کە یاسا بەڕاستی مافی هەموو تاکێکی کۆمەڵ دەپارێزیتن ئەوە جێگای دڵخۆشیە کە دایمەن جەنابی سەرۆک احتیمام بەوە دەبێ یاسا سەروەر بێت فعلەن یاساش لە کوردستان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچیتن هەموو تاکێکی نەوی کۆمەڵ مافی پارێزراوە و ئێستاش ئەو ڕەمەزانە بەڕاستی جێگای خۆشی هەموو لایەنێکە کە بەوڵی فرامدرۆ بڕیارە دەرچووە بەرەو سەربەخۆی دەچین هیوادارم هەموو لایەنەکە پژگیری ئەو ڕیفرادرۆم دووەمە بکەن کە ئەمە بۆ لایەنە دوو لایەنە بۆ هەموو کوردستانە هەموو تاکێکی کورد سود لەو سەربەخۆیە وەردەگرێت زۆر سپاس زۆر سپاس من دەمێ بە کورتی لێرە لەبەرەوەی سرودێکی ئاینی هەیە لێرە بە بۆنێ مانگی ڕەمەزانەوە بە سرودێکی ئاینی کۆڤان من دەگەڕێمە وڵاتان ئەس دەخوازم ئەگەر دەقاکێ ڕاگیری ئەس دەخوازم نەهات چونکی مەها ڕەمەزانەیە بووە بوونەیە مەها ڕەمەزانێ بەری ئەس بچمە نکەڤاڵێ خۆ یان هەفکارێ خۆ کوڤانی ئەو سرودە
تازە تەگوتی یا ڕەسوڵ الله یا شای مەدینە ئەو بکە دیاری بە کوردستان 24 قراتنا واتكم وبيروز واتكم سر هيوا رمضان واحتوى بيروز به ودكم دياريش وحمي على اسباس يا رسول الله شاي مدينة شاي مدينة هركس هزليته ضلي مشكينة ضلي مشكينة يا رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة هركس حزليته ضلي مشكينة ضلي مشكينة بشمة مدينة وستم بابوا وستم بابوا دشمة مدينة وستم بابوا وستم بابوا سپاس بژیت بەڵێ کوڤان ئەوەی دەبینی شەوان ئێستاش خەڵە باڵغێکی باش پێوە دیارە تاکو ئێستاش خەڵک لە دەرەوەن ئەوان دەمێننەوە تاکو پاشێو دەخۆن و دواتر وەکو لە بادینان وتەیەک هەیە دەڵێن ڕۆژنووسێ شەب هەلستن بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا. سپاس باوکارم بەرگەشتاکرەیە کە لە نێو یەکێک لە کافیەکان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو هیوادارم پاشوێکی خۆش بەڕێ بکەن. زۆر سپاس. دکتۆر دەگەڕێم بۆ لای جەنابتان. چۆن بتوانین بەختەوەری بەدەستبێن چونکە زۆربەی مرۆڤەکان بە دوای بەختەوەریا دەگەڕێن ئەو بەختەوەریە چۆن بەدەستدەهێنرێت؟ باسمان کرد کە بەختەوەری لە ئیسلامدا گەورەترین بەهایە ڕێگاکانیشی ئاسانە لە کلیلی هەرە سەرەتاکەی باوەڕبوونە بەخوا سوبحانەه وتەعالە چونکە ئەو کەسەی کەوا خوای بزر کردووە گەورەترین حەقیقەتی هەبوونی خۆی دروست بزر کردووە کە بریتە لایەنە ڕۆحیەکە چونکە من کە ینی بچینە ناو ماڵێک بچینە ناو بینایەکی گەورە دەرگای سەرەکیمان لێ بزر بێت ناتوانین چۆن تەعامل بکەین چۆن هەڵسوکەوت بکەین. سەرەتای بەختەوەری بریتە لە باوەڕبوون بەخوای گەورە. باوەڕبوون واتە ئەو بوونەوەرە خاوەنێکی هەیە کە تاکە و دوی نییە شەریکی بۆ نییە کە بریتە لە خوا سوبحانەه وتەعالە و ئەو خوایە ئەو پەڕی زانستی هەیە زانیاری هەیە و ئەو پەڕی هێزی هەیە لەگەڵ ئەوانەشدا ئەو پەڕی سۆزی هەیە لەگەڵ سەرجەم بوونەوەرەکان ژیان و مردن ڕۆزی هەموو بوونەوەرەکان لەدەست ئەو خوایە سوبحانەه وتەعالە. ئەوە هۆکارێکی زۆر گەورەیە مرۆڤ کە بەو شێوە تەعاملی لەگەڵ خوا کرد لە ڕێگای ناوە پیرۆزەکانی خوا لە ڕێگای سیفەتەکانی خوای گەورە ئەوە هۆکارێکی زۆر گەورەیە کە بەختەوەری و ئارامی بە دەروون دەبەخشێت. ئەوە لایەنە ڕۆحیەکەیەتی ئەوە لایەن ڕۆحیەکە لایەنی تر بە دوای دادێت ئەو جار پاش باوەڕبوون بەخوا کردەوە باشەکان بۆیە حتا ینی خوای گەورە دەفەرمێت من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن لنحيينه حياة طيبة ئەو کەسەی پیا و ئافرەت کەوا کردەوەی باش بکە ئێمە ژیانێکی بەختەوەری بۆ فراهەم دێنی کەواتە کردەوە باشەکان جا کردەوە باشەکان ڕوکنەکانی ئیسلام و هەروەها عیبادەتەکان ئەوە بەشێکێتی بەڵام هەمووشی نییە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وتبسمك في وجه أخيك صدقة خەندت بە بەرامبەر کەسێک ئەوە بۆت بەخێر دەنووسێت. فەرمودەیەک زۆر گرنگەیە کە ئێستا توێژینەوەی لەسەر کراوە کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم کەسێک کات بۆ لای گوتی پێغەمبەری خوا من دڵم زۆر ڕەقە یعنی بەختەوەر نیم دڵم تەنگە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامدا پێی فەرمووی إذا أردت أن يلين قلبك فامسح رأس اليتيم وتصدق على المساكين. أجر دتوي ضل نرم بيتوا هجاران نانبدا وهروها دز بسر سري هتيوان دا بين بباوكان توجنوا كرا ولا سر أوا أجر رجام بيبدي توجنوا كرا وكذلن أو من دالي كدستي بسر داده هندريت انجا باوکی بێ باپیری بێ برایی بێ دایکی بێ لەگەڵ ئەو کەسێک کەوا کەس نییە دەستی بەسەردا بێنێ خێرخوازێکیش نییە دەڵێن کێشیان 145 فەرقی هەیە و ئەو کەسە زووتر گەشە دەکات ئەو کەسێک کە دەستی بەسەردا دەهێنرێت بۆ چونکە زۆربەی خەم و خەفەتەکان
لە مێشکدا کۆ دەبنەوە کە دەست بەسەردا دەهێنرێ بەهۆی ئەو دەست بەسەرداهێنانە ئەو بارگانە بەتاڵ دەبنەوە لەوە سەیرتر ئەو توێژینەوە دەڵێت ئەو دەست بەسەرداهێنانە بۆ منداڵەکە بەختەوەری دەبەخشێت بە خودی ئەو منداڵە و ئەو کەسەشکەوە نەرمونیانی و لوتفی نواندوێ لەگەڵ منداڵەکە. باشە بەختەوەری بە ماڵی دنیا بەدەست دەهێنرێت چونکە دەبینین زۆربەی مرۆڤەکان هیلاکن لە بەرامبەر بەدەستهێنانی ماڵی دنیاوە. ماڵی دنیا جاری وا هەیە نەبوونی ماڵی دنیا بەدبەختیە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کە خۆی بەخوای گەورە سبحانه وتعالى پاراستووە فەرمی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر خوا من پەنا بە تو دەگرم لە بێباوەڕی و لە بەهەژاری و قسەیەک ڕوایەت دەکرێت لە ئیمام عەلی کە فەرموویەتی کاد الفقر أن يكون كفرا زۆر نزیکە هەژاری سەد ڕابکێشێ بۆ بێباوەڕی لەبەر ئەوە نەبوون هەژاری بەتایبەت یعنی کەسانێک کە توانایان هەیە بۆی ئێمە لە ماڕ ڕەنگی ڕەمەزان داین لە فقەهای ئیسلام پێمان دەڵێن ئەو کەسەی خاوەن هێز و توانایە و دەتوانێت لە وڵات و لە بازاردا کار بکات ئەوە زەکات پێویستە بەو کەسە نەدرێت بەڵام کەسێک کۆشیشی خۆی بەکارهێنا چوو ئیشی کرد بەڵام ئیشەکان قازانجی نەکرد و زەرەری کرد ئەو کەسە زەکاتی پێدەدرێت لەبەر ئەوە بڵێ ماڵ هەبوون بەمەرجێک بەڕێگای دروست پەیدای بکەیت بە ماندووبوونی خۆت دوور بێ لە تەزویر دوور بێ لە گزی و لە غەشکردن دوور بێ لە گەندەڵی و دوور بێ لە حرام خواردن و دوور بێ لە ئیستیغلالی خەڵکی تر دوور بێ لە خواردنی ماڵی خەڵکی تر ئەوە بەدبەختی بەختەوەری دێنێت و بە مەرجێکیش ئەو بە شێوازێکی دروستیش خەرجی بکات ئەوەی یەکی لە شێوازە دروستەکان لە حەڵالدا خەرجی بکات و هەروەها ئەو زەکاتەی کە بەشی هەژاران لەو ماڵەدایە یعنی ئەو کەسێک کە بۆ نمونە ڕێژەی 102.5 ڕێژەی 102.5 لە زێر و لە زی و لە پارەی لە دراوی ناو بازار کە هەیە ئەو کەسێک کە 102.5 کەنادات با بزانێ وەکو ئەوەیە چوو بێ لە ماڵی هەژاران دزی کرد بێت چونکە ئەو 102.5 مافی ئەو کەسی پێوە نەماوە مافی هەژارانە. باشە بەڵام زۆر جار گوێبیستی ئەوە دەبین دەڵێن ئەوەندەی کە ئەوانەی لە چینی مامناوەندن ئەوەندەی ئەوان بەختەوەرن ئەوانەیە کە لە چینی دەوڵەمەندان ئەوەندە بەختەوەر نین. بەڵام دەوڵەمەندەکان دەوڵەمەندانێکی شەیە زۆر دەوڵەمەندن و بەختەوەریشن چۆن نوێژی بەیانی دەکات ئەو جار کە چوو بەرەو کارەکەی خۆی ڕۆیشت دەم بە زیکرە بسم الله زیکری خوا دەکات کەسێک ڕووی لێنا داوای پیاوەتی لێکرد نایگێڕێتەوە لەگەڵ ئەوانە هەر هەمویان کە چەندە دڵی ڕق دەبێت بە معاملە بەڵام بەدەستگرتنی هەژاران بە زەکاتدان دڵی نەرم دەبێتەوە لەبەر ئەوە خەڵکانێکەیە یعنی عوثمانی کوڕی عەفان ڕزای خوای لێبێ سێم خەلیفەی موسڵمانان یەکێک بۆ لە بزنسمانە دەوڵەمەندەکانی مەدینە و زمانی پێغەمبەر حەزم عەبدوڕەحمانی کوڕی عەوف بە هەمان شێوە ئەوانە بەختەبەر نەبوون بەڵێ بەختەوەرن بەڵام پێویستە زۆر وریابن بزنسمانە خۆشەویستەکان کە من هەمیشە دەڵێم لە بابەتی ئابووری ئیسلامی ئیسلام زۆر حەزی لێیە کە یەکێک لەو هێزانەی کە لە وڵاتدا هەبێ هێزی ئابووریە بە مەرجێک ئەو هێزا لەسەر حیسابی هەژاران نەبێت بە ڕێگایەکی دروست پەیدا بکەن لە کۆتاییدا بەشی هەژاران لێ بدەن بۆیە من لە ئێستا لەو بەرنامەی بەڕێستان و ئەو کەناڵە بەڕێزە من داوا لە دەوڵەمەندە ژمارەیەکەکان دەکەم ئەوانەی کۆمپانیەکانی پەیوەندی ئیتیساڵات ئەوانەی کۆمپانیەکانی نەوتیان هەیە ئەوانەی کۆمپانیەکانی ئۆتۆمبیلیان هەیە ئەوڕۆ لە وڵاتی ئێمە لە ڕاستیدا خەڵکێک ئێمە ئاگامان لێیە وەکو مامۆستای ئاینی لەناو کۆمەلگادا دەژین خەڵک زۆر ڕوومان لێ دەنێ باوەڕتان بێت سەردانی ماڵی وا دەکەین تەسەوور ناکێ ئەوە لە وڵاتەدا هەبێت لەبەر ئەوە من دەڵێم ماڵەکەتان پیرۆز بێت بە دەوڵەمەندەکان دەڵێم کەس شاوی لە ماڵی ئێوە نابێ هەبێت بە ماندووبوونی خۆتان ئەو پارە پەیدا دەکەن بەڵام بزانن کە خوا دەرگای لێکردوونەوە دەوڵەمەند بوون خوا دەیتوانی ئێوە کاتە هەژارەکە و هەژارەکان کاتە دەوڵەمەندەکە لەبەر ئەوە دڵی خۆتان نەرمکەن بۆ ئەوەی ئاسوودە بەدەست بێ ئاسوودەی بەدەست بێن ئاگاتان لە هەژارەکان بێنەوە مانگەدا. دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین بابزانین پارشێ و لە سلێمانی چۆنە بە ساوکاران دەڵێن هێشتا کاروان ڕەحمان ئامادە نییە زۆر جار گوێبیستیەوە دەبین دکتۆر دەڵێن کە نوێژکردن و دوعاکردن بەختەوەریت پێ دەبەخشێت ئەمە لایەنە ڕۆحیەکەی وای لێ دەکات بە نوێژکردن و دوعاکردنەوە ئەم بەختەوەری بۆ فراهەم ببێت ئەگەر بزنسمانەکان بە نمونە بێنینەوە لە بازار بەهۆی پارە و معاملەوە خەڵکانێکەیە کە ڕەنگە خوار و خێچ بن ڕەنگە بیانەوێ پارەی خەڵکی بخۆن خەڵکانێک باش ئیش نەکەن تۆزێک دڵڕقیان بۆ دروست دەبێت
ئەو دەوڵەمەندە یا مامۆستایە کەوا هەڵسوکەوت دەکات لەگەڵ قوتابیەکانی قوتابیە کە باش نییە دوا دەکەوێت دەرسەکەی باش ئامادە نەکردووە مامۆسا فشارێکی دەرونی لە ماڵەوە لە دەرەوە لە هەمووی لەسرە بەڵام لە کاتێک کەوا زیکرەکان دەکات خوا دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب هۆشیار بنەوە بە یادی خوا دڵەکان ئارام دەبن اینجا ئەو ذیکرە نوێژ بێت قورئان خوێندن بێ دوعا بێت خۆی واتای ئەوە نییە ئەو کەسە لە مزگەوت دانیشێ ذیکر بکات نەخێر ئیسلام دەڵێ دەتوانی لەناو ئۆتۆمبیلی خۆت مامۆستا کە دەچێتە زانکۆ هەتا دەکاتە ناو زانکۆ کۆمەڵە زیکرێکی بەیانیان و ئێواران هەیە بیان کات باش کەواتە ئەوەندەی لایەنە ڕۆحیەکە تێرکردنی لایەنە ڕۆحیەکە گرنگترە لە تێرکردنی لایەنە جستەیەەکە دەستمە لای هاوکارم کاروان ڕەحمان ئەگەر دوای ئەو وەڵام دێتەوە سپاس دەکەم کاروان ئێستا تۆ لە نێو مزگەوتی گەورەی شاری سلێمانیەوە لەگەڵمانی پاشێوت باش و ئەم کاتت باش تۆ شەوی ڕابردوو چیتە نێو نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی کە تایبەت بوو بە ئەو نەخۆشانەیە کە دووچاری نەخۆشی شێرپەنجە بوونێتەوە تۆشەم شەو چیتە نێو مزگەوتی گەورەی شاری سلێمانی بۆ ئەوەی ئەو کەسانێک کە دانوێت پاشێو بکەن و دوعا بکەن و نوێژ بکەن چوونەتە مزگەوت دەتوانێت ئێستا پاشێوی ئەوێمان بۆ بگواستەوە. بەڵێ کۆڤان سڵاو لێوە سڵاو لە بینرانی کوردستان 24 پاشێوی تۆ و میوانە بەڕێزەکەت و هەموو لە برادرانی کۆنتترۆلیش بە ئاژەگەر کاکەزانای لای منیش هەڵبەتە من لە ناو مزگەوتی گەورەی شاری سلێمانیەوەم لە پشتی من وەک مەزارە سەوزە ئەیبینەوە و گومەزە ئارامگەی کاک ئەحمەدی شێخیش لێرەیە من ئەمەوێ ئەم شەو لەگەڵ دوو میوانی بەڕێز کە لەگەڵما ئەبن باس لەوە بکەم کە ئەم شەو پاشێوی 19 ڕەمەزان و وەسپەی شەو 20 ڕەمەزان و شەوانی قەدر دەست پێیەکە لەگەڵ دوو میوانەکەم کە یەکیان کاک فەریدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی و لەگەڵ دکتۆر محەممەد پێنجوێنی کە ئەندامی لیژنەی فتۆی سلێمانیا هەنێک گفتوگۆ بکەین و لێشیان بپرسم بیبەسمەوە بە بابەتەکەی دوێنێ شەومانەوە کە تا چەنە هاوکاری کۆمەکردن و زەکاتەکان بۆ نەخۆشخانەکان بۆ شوێنانی کە زۆر پێویستیان بە هاوکاری کۆمەکی مسلمانان و نوێژخۆنان ڕۆژوگران هەیە بگات بەوانیش من ئەچمە لای دوو میوانەکەم کە ڕامگرتوون لێرە ئەسڵاوتان لێبێ بەڕێز کاک فەریدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی و لەگەڵ دکتۆر محەممەد پێنجوێنی ئەندامی لیژنەی فتۆی سلێمانی سڵاو لێبێ کاک فەریدون ئەمەوێ بپرسم پلانەکانتان تا ئێستا کە جێبەجێ بۆ لە مانگی ڕەمەزان تا چەنە وەکو پێویست جێبەجێ بۆ لە مزگەوتەکان و مامۆسایانی ئاینی پێوی پابند بوون بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵێ ئێمە هەموو ساڵێک کۆمەڵێ ڕێنمایی و ڕێنماییمان هەیە کە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە دەرەچێ و ئێمە وەکو ئەوقافەکان پابندین بەو ڕێنمایانەوە ڕێنمایەکان خۆی لەوەیە ئەبینێتەوە بەشێکی ئەوەیە کە وەکو هەر میلەتی کورد لەوەتی ئاینی پیرۆزی ئیسلامی وەرگرتووە ڕێزێکی زۆری لە مانگی ڕەمەزانی پیرۆز ناوە و ئەو ڕێنمایانە بەشێکیان ئەوەیە کە چێشتخانە و ئەو شوێنانی کە خواردنی تا پێشکەشەکرێت بەشێکی زۆریان داخرێ و بەشێکیش مۆڵە دۆرەگرن بەشێکی تریش لە ڕێنمایەکان ئەوەیە کە مزگەوتەکان لەم مانگە پیرۆزەدا خەرەباڵغ ئەبن و کراوە ئەبن و مامۆستای ئاینی و پێشنێژ و وتارخوێنەکە خۆی بەرپرسیار ئەبێ لە بەڕێوەبردننی سروتە ئاینیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە وەزارەتی ناوخۆ چەند هاوکاری پلانەکانی ئێوەیان بڵێ وەڵایی وەزارەتی ناوخۆ بڵێ ئەوانیش هاوکارن و جۆرێک لە چاودێریش ئەکەن بەڕاستی بۆ ئەوەی ئێمە ئێستا وەکو ساڵانی زوو نەماوە مزگەوتێکی زۆرمان هەیە و ئەم بوارە ئاینیە جۆرێ لە پەرتو بڵاویشی تایە بۆیە جۆرێ لە چاودێریکردنیش لەلایەن ئاسایش و دەستگا ئەمنیەکانەوە ئەکرێ زۆر باشە کاک فەریدون ئێستا لە کاتەکەمەکەی بوو کۆمەڵێک پرسیاری دیکە من ئەمەوێ بپرسم سبەی شەو 20 ڕەمەزانە و شەوانی قەدر دەست پێیەکە پلانتان چێ بۆ ئەو شەوانی قەدر تا چەنە مزگەوتەکان کراوە ئەبن لە ینی هەردا ناخرێن تا نەژی بەیانیش تا 20 ڕەمەزان مزگەوتەکان دوای نوێژی تەراویحدا ئەخرێن بەڵام لە دەڕۆژی دواییدا بڵین لە دووسبەیەوە لە دووسبەی شەوە ئیتر مزگەوتەکان هەتا بەیانی ئەو دەڕۆژە شەوانی قەدر کراوە ئەبن و خەرەباڵغتر ئەبن مزگەوتەکان کاک فەریدون من دوێنێ لە نەخۆشخانەی هیوا بووم بۆ شێرپەنجە تا چەنە تۆ داوا ئەەکەی خەڵکانە کە زەکاتیان هەیە لە ڕێی مزگەوتەکانەوە وەک پێشتریش کۆمەکتان کردو لە ڕێی مامۆسانی بەڕێزی ئاینی لە دوای وتاری هەینی کۆمەکانتان بەردەوامە بێ
بەرنامەمان هەیەەوە لەلایەن خستخانەی هیواشەوە داوای ئەوە کراوە کە وەکو ساڵی پار ئێمە بەرنامەی شووامان هەبوو زیاتر لە 50 مزگەوت ئەو کۆمەکەیان پێشکەشی نەخۆشخانەی هیواکە کە بڕەکەی نزیکەی ملیارێک دینار بوو ئەم ساڵیش بەنیازین لە کۆتایی هەفتەی مانگی ڕەمەزانە ناوی بنین هەینی هیوا دیسان ئەو بەرنامەیە جێبەجێ بکەین و 50-60 مزگەوت هەڵبژێرین لە شاری سلێمانی و لەگەڵ مامۆسایان قسە بکەین خوتبەی ئەو جمعەیە بەشێکی تەرخان بێ بۆ کۆمەکردن بە نەخۆشخانەی هیوا و نەخۆشانی هیوا بۆ ئەوەی بەڕاستی بتوانین مزگەوت جگە لە ئەرکە ئاینیەکەی ئەم ئەرکە کۆمەڵایەتی و نیشتیمانیش جێبەجێ بکەن. کاک فەریدون ئەم شەو بیستمان باس کرا و زانیاریەکان وایە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان بگەڕێنەوە جەناب بۆ پێی لە پشکی بزوتنەوەی گۆڕانیش بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی تا چەنە دڵخۆشی بەکارێکی وە و لابردنی ناکۆچیەکان و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. بەڵێ بەداخەوە پەرلەمان پەکخرا کارێکی زۆر خراپ و کارێک بوو کە پێچەوانەی هەموو عرف و عادەتێکی دیموکراسی و مەدەنی بوو لە دنیایەوە ئەمە سومعی وڵاتی ئێمەی بەڕاستی ناشیرین کە چکە پەرلەمان تاکە مەرجەعی شەرعی و یاسایی هەرێمی کوردستانەوە بەرزترین دەسەڵاتی هەرێمەکەیە هەوڵدان بۆ کاراکردنەوەی پەرلەمان خۆی بەڕاستی ئێمە هەرەبێ لە نقطەیەکە بگەینە و ئەو نقطەیەش ئەو خاڵش پەرلەمانی کوردستانە چکەوە تاکە مەرجەعی هەڵبژێردراوی خەڵکە بەڵام کاراکردنەوەی پەرلەمان ئەبێ جددیەتی تایە و ئەو نیەتە ئەبێ جددیەت بێ نیەت پاکیەک هەبێ بۆ کارەکەتان پێ باشان و ئەبێ هەوڵ بدرێت قەیرانەکان چارەسەر بکرێ هاوسەنگی دروست بکرێتەوە و هەر لایەنە و بەقەد پێگەی خۆی و بەقەد کورسەکانی خۆی بەشداری ڕاستەقینە لە حکوومەت و لە پەرلەمان و لەوانەیە بکە ڕیفرەندۆمیش طبعاً ئەوەی کە باس ئەکرێ ئەمە شتێکی استراتیژی زۆر گەورەیە ئەگەر بۆ دروستکردنی دەوڵەت بێ ئەبێ بە مەرج و مەرجکاری پەرلەمان کارە نەکرێتەوە تەنها بۆ ڕێفراندۆم چکە بەڕاستی میلەتی ئێمە زۆر هیلاکە زۆر ناومێدە بۆیە ئەبێ ئیشەڵا یعنی بەرەو ئەوە ئەڕۆین کە هەمومان بگەینە ئەو نەتیجەی کە خێر و خۆشی بۆ میلەتە بەدیبێنی. بۆ کاک فەریدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی ئەچمە لای دکتۆریش بۆی کاتەکان دابەش کە سواز بۆ جەنابێ دکتۆر سڵاو لێبێ ئەمە چەند پرسیارێکی لەگەڵ جەنابێ دەکرد پختی وەڵام بێتەوە سواز دەکەم ئەشەوانی قەدرکە لە سبەینەوە دەست پێکە خێر و پاداشتەکەی چی ئەگەر مسلمانان کە گوێ لە جەنابتە بزانن. لە ڕاستیدا خۆی مانگی ڕەمەزان خۆی بۆ خۆی پرۆسەیەکی دروست داتاکردنەوە و ڕێخستنەوەی جارێکی تری ناخی ئینسان و ناخی مرۆڤە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانیش ئەو ڕۆژانەیە ئەو کاتانەیە کەوا قورئانی تێدا بەزیوە و هەر کەسێک لەم شەوانەدا بەخەبەر بێ و بە ئاگا بێ و خەریکی عیبادەت و خواناسی بێ وەکو وایە 80 ساڵ لە تەمەنی خۆی سەرقاڵی عیبادەت بوو بێ ئەو خێرە گەورەیە کەوا بوو بریتە لە ئیستیسمارکردنی تەمەن ئەگەر زەمانێکی کەم سەرقاڵ بین پاداشێکی زۆر وەرەگرین کەمە پێماڵی ئیستیسمارە بەرهەمهێنانی کاتەکانی ژیانی ئینسانە خۆی بۆ خۆی ئەم پرۆسەیە بڕێ پرۆسەیەکی قیامەتی تێدایە لە دنیاشا پرۆسەیەکی تری دنیاییمان پێڵێ کە کات لەلای ئینسانە بێ زۆر گرنگ بێ ئەو زەمانە ساتانین کە تی ئەپەڕن بەلای ئینسان و سەرمایەکی گەورەی مرۆڤایەتی وەکو تاجرێ وادانێک کە ئەگەر سەرمایەکەی دابەشتی باش دوایی کە یا بەشتی خراپ زەرەرەکە. بەڵێ مامۆستا هەوڵی کاراکردنەوەی پەرلەمان و گەڕانەوەی وەزیرەکان و تەواوکردنی کابینەکە لای جەنابەت تا چەند ئاشتەوایی پێکەوە ژیانی لایەنەکان گرنگە و پێویستە کاری بۆ بکرێ بە جدی. لە ڕاستیدا ئەگەر هەمومان بەچاوێکی بەویژدان و سەریکی ئەم وڵاتی خۆمان بین ئێمە گەلێکین چەندین ساڵا چۆسێن لێنەوە چەندین ساڵە زوڵم مستەمان لێکرێ ئەوە خەڵکێکی دەرێکی خۆمان زوڵمیان لێکردین بەڵام زۆر تاوانە ئەگەر هات و خۆمان ستەم لە خۆمان بکەین ئەمە یەک خاڵی دووهەمیان ئەکاراکردنەوەی پەرلەمان ئەمە وەکو ئەرکێکی نیشتیمانی ئێستا با پێویستی لە هاتووە من ئەڵێم خۆزگایەک و هەموو پارتە حیزبیەکان هەموو لایەنە سیاسیەکان خۆیان ئەوە بزانن کە حیزب لە بنەمادا دروست ئەکرێ خۆی ئامڕازی خزمەتکردنە نەک ئامانج ئێستا بەداخۆ لە هەرێمی کوردستانە ئینتیمای حیزبی گەورەتر لە ئینتیمای نیشتیمانی لە ئینتیمای نەتەوەیی کە ئێمە ئینتیمای نەتەوەیی و نیشتیمانیەکەمە ئەبێ گەورەتر بێ لە ئینتیمای حیزبی و سیاسیەکەمە. مامۆستا تۆ ڕاستیە لەسەر جەردانی پرۆسی ڕیفراندۆم بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی کوردی لە ڕاستیدا ڕیفراندۆم بۆ دەوڵەتی کوردی سەربەخۆبوونی خۆمان ئەمە ئاواتێکون ئەمانجێکی هەمومانە هەموو گەلی کورد ئەگە کورد دەبێ حتمما حەزی لەو بابەتەیە بەڵام کێ ئەمە ئاکاوە چۆن بیکەین
بۆچی ئەیکەین ئەمە گرنگە ئەم پرسیاران لە خۆمەکە کی ئەماکە ئایا ئەبم حاڵەتی ئێستا هەمانە ئێمە بەم جەستە برینداری ئێستا ئەتوانین ببینە خاوەنی ئەو پایان باز لە سەڕژوونی برینەکانە ئەو خۆی ئەسڵەنگە بکری ئەمە شتێکی باشە خۆزگایك و ئێستا پێشەوەی کاتەکەمان دیاری کردایە بیرمان لەو کردادەوە کە دڵەکانمان ساڕەش کردا لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانە بماوەتایە ئەوە وازمان لە هەموو شتەکە دەرونی خۆمان هێنا وەرن با برابین وەرن با پێکەوە لە نیشتیمانێکە کە هەر پێکەوە دانیشتین تیا خۆ ناکرێت لەم نیشتیمانە دەرچین کەوادام نیشتیمانە هەر هەیت دەبێت پێکیشۆ دانیشین. دکتۆریان زۆر سوپاس بۆ جەنابیشت سوپاس بۆ دکتۆر محەممەد پێنجۆنیان دامی لەژنەی فتووە و لە ماکاتە سواسی دووبارە بۆ کاک فەریدون غەریب کە ئەوش بەڕێوەبەری گشتی و قاف و ئەم شۆلەکە من هاتنە مزگەوتی گەورەی شاری سلەیمانی ئەوان سەرنج و بۆ چوونی خۆیان و دووە تامەناکەن کە هەموو لایەنەکان وەک دکتۆر محەممەدیش باسی کرد حزب وەسیلەیە کە بێتە هۆی خۆشگوزەرانکردنی خەڵک وەلانانی ناکۆچیەکان و ئێوەش دەرەوە لە مزگەوتی گەورەوە ڕەنگە ئەو تەمەنای لەگەڵەوان دووبارە بکەینەوە ساڕێژی برینەکان بێ سپاس بۆیەکانیشت زۆر سپاس. دکتۆر ئیبراهیم بیگەرن وڵات جەنابتەن بەلەوەی بسمەلای هاوکارم کاروان ڕەحمان باسمان لەو دەکرد کە کامیان گرنگترە تێرکردنی لایەنە ڕۆحیەکەی یان جەستەیەکەی بۆی بەختەوەر بێ ئەو کەسە بێگومان تێرکردنی لایەنی ڕۆحی گرنگترە چونکە ئەگەر کەسێک لایەنی ڕۆحی تێر بوو ئەوەش شتەکان زۆر کەمە چونکە عیبادەت ئەگەر وەکو خۆی ئەنجامدا بە عیبادەتێکی کەم ئەو ژیانە درێژە هەمووی بەختەوەر دەبێت لەبەر ئەوە کە سیر دەکەی یەکێک لە ڕوکنەکان کە دووبارە دەبێتەوە نوێژە ئەو نوێژە هەر 5 نوێژەکە هەمووی کۆ بکەیتەوە بە دەست نوێژ و بە سونەتەکان و بە نوێژە فەرزەکان هەمووی ناکاتە سەعات و نیوێک کەواتە گرنگە ئەگەر ئەو نوێژە وەکو خۆی ئەنجام بدرێت نوێژێکی کاتێکی کەم دەبات بەڵام بەختەوەری بە سەرتاپای ئەو ڕۆژە دەبەخشێ ڕۆژوی ڕەمەزان لە 365 ڕۆژ 30 ڕۆژە یانیان 29 ڕۆژە بەڵام پێویستە ئەو 29 ڕۆژە و 30 ڕۆژە ئەگەر وەکو خۆی ئەو پەرستشە ئەنجام بدرێت پێویستە کاریگەری هەبێ لەسەر تاپای ساڵەکە ڕێگریەکانی بەردەم بەختەوەری چین گەورەترین ڕێگەری کە سەرەتای یەکەم گوتمان هۆکاری یەکەم باوەڕ بەخوابوونە کەواتە بێ باوەڕی سەرەتای هەموو بەدبەختیەکە ئەو کەسێک کە خوا ناناسێت ئەو کەسێک کە نازانێت بۆ هاتوۆتە ئەو بوونەوەرە هەمیشە بەدبەختە ئەگەر لە بوارێکیشدا خۆشی بەدەست بێنێ بەڵام ئەو خۆشیە ڕەنگە ماوەیەک بێ و بڕەوێتەوە یان حتا ئەگەر لە دنیاشدا هەمووی لە خۆشی داژی بەڵام ئێمە گوتمان دوا ڕۆژەکەی نادیارە پرسیار هاوکارانم دەڵێن کاتت نەمەوە بەڵاست منەو پرسیارەکەم ئەگەر کەسێک خۆی بەدبەخت بێکەمە زۆر زار دەبینین کەسێک خۆی بەختەوەر نییە بەڵام دەخوازێت خەڵکیکە بەختەوەر بکات کە کەسێک خۆی بەختەوەر نەبێت چۆن دەتوانێت خەڵکیکە بەختەوەر بێگومان ناتوانێت بەڵام شتێکە لێرەدا زۆر بەی دەقەکانی ئیسلام و دەقەکانی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەمان پێ دەڵێن ئەگەر لە گەورەترین ڕێبازەکانی بەختەوەری ئەوەیە خەڵکی بەرامبەری خۆت بەختەوەرکە بەختەوەری بۆ تۆ دێت بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم سەنگەسەری دکتۆرا لە فقهی ئیسلامی بەراوردکرا و سپاس کە لە تەوەریەکەمی بەرنامەی پاشی لەگەڵ مابووی زۆر سپاس بەڵێ بەر لەوەی کۆتای بە بەشی یەکەم یاخود تەوەری یەکەمی بەرنامەی پاشی بێنین لە شاری سامسۆری باکووری کوردستان چەند گروپێک و کۆمەڵەیەکی هونەر و مۆزیک هەن بەڵام ژمارێک لە هونەرمەندان لە سامسۆر هەستاون بە دروستکردنی کۆمەڵەیەکی عیرفانی لە ئێستاوە ئەوان دەستیان بە چالاکیەکانی خۆیان کردووە. سەمسورە کوردستانê ji ber ku mezvaniya bdehan şarîstaniyan kiriye û bi dîroka xwe ya qedîm bûye mijara gelek stranan û dwarê muzîkê de jî xwedî dewlemendiyekê ye. Di heyama Osmaniyan de şêniyên bajêr, dikandar û esnaf piştî ku karê xwe bi dawî dikirin û taybetî jî dawiya hefteyê di malan de kom dibûn û civatên stranbêjiyê digerandin. Di nava gel de navê wan civatan şevbihêrk ango herfane tên gotin û îro jî ev kelepora qedîm her berdewam dike. Li bajêr berê şevbihêrkên Tirkî hatin kirin û niha jî digel vê ji aliyê komeka muzîkhêzên Kurd ve tîmeke herfane ya Kurdî hatiye damezrandin. Ev tîm jî stranên herêma Samsurê yên Kurdî distirînin. Tarîhê herfane pir gewne yani. O diyaman wextekê 3000 nüfusî xwe hebû ve hingê em tin newî belkin. Wana herfane dikirin. Ama çi dil dikir? Tek ne müzîk yani. Ji mehallê wan top hevdûn şevê pêşkeş davitin ki pêşkîjanî diket şevke diçûn mala wî ya. Diçûn mala wî ya li wir misafir dibûn ê müzik dikirin pere top dikirin
کیجانی فقیر هستن جویره یاردم کرنا ئەندامên تîma herfaneya Kurdî diyar dikin ku berê Samsurê bi saya şevbihêrkan têkiliyên di nava gel de pirxurt bûne û ew jî dixwazin fêk heleporê careke din Kurdî zindî bikin. İbrahim Xelîl Özbey jî dibêje ku muzîka me Kurdistana Başûr gelekî tişbene hev û eger fersenda me çê bibe em dixwazin rojekê biçin Kurdistanê û bernameyekê saz bikin. Gerçekten müziğime Eraq'a per nizgi havın. Yama Germancıya va. O pemenuri sağ olsun. İşte çima harfkhane Türkiye ema Germancıya tane proje çizmişler. İnşallah ve şimdi akibe me Germancıya konu var Irak'e ji. Em konu harni Suriye ji. Em konu harni Yemen ji gidaro. Konu harni İstanbul'e ji. Türkiye gidaro. Yeter dest me bigire. Arey. İnşallah yani izni Xuda ve şimdi o peme dest me gad ve proje çizmişkiriye em harni gidaro. Her wiha li Samsurê kolanên arkeolojîk de gelek amûrên muzîkên şaristaniyên kevin hatine dîtin û ew amûrên fûyî û jenî mirov dikare wek mînak bide. Ev amûr jî nihal muzexaneya bajêra Samsurê tên pêşandan. بەڵێ تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتاتکە تەوەری ئاینی بوو باستمان لە بەختەوەری کرد لە ئاینی ئیسلامدا کە چۆن بەختەوەری بەدەست بێنین هاوکارانم چەکدار جەمال لە دهۆکەوە ئەزلایڤێکی ئامادە کردووە دوای ئەم ئەزلایڤە ناوبڕێکی کورت وەردەگرین و لەسەری کاتژمێر تەوەری دومی بەرنامەی پاشیف دەکەینەوە کە تەوەری تەندروستیە ام بیشین او پسیارن آینین کو گریدای تاکید گل بیشین تهیوا رمضان پیروز دا و دیسان جی ادوان روز در باز بویدا ایکت یا زانه ناین اسلام لقه دهو که چندین رینشتن گل خلکی انجام داینه با هنده چوا بشین بیشین آینی و آخوان یعنی وکو بیشین آخا کردستان پیک و گریدن آین چت بیشید درباره اوه چنده پرسامجی اوه دی اوه بی جوان کو آیم بیشین آین چند بیشین بحث لوی چندت کت کو انسان یا جمروف یه گریدای بیت آخا خوبه هول بدن چند ما مستاین حاضر و رینشتی ور بگیرین بیشین مال خواجه یعنی بیشین چند گرنگه بیشین تا که کرد تایبتی جد وی وقتی دا چند گرنگه یه گریدای بیت گریدای آخا خوبید گریدای ولات خوبید خدای و الحمد لله رب العالمین و صلوات و سلام علی محمد رسول الله و یا رب العالمین مزیتن ام گریدای آینه خوبه چون رب العالمین قرآن پیروزت بیش و الارض وضع على الانام يعني هذا رب العالمين عرض شكري بهمي انسان بهمي لغات وبهمي الرنق وبهمي يعني هر تشتكي هابي رب العالمين خلقيات كري هر يجي سنوري اخويا وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ان اكرمكم عند الله يتقاكم افياك رب العالمين بيش ما يجي شكري شعب وقبيله قبيله لتعارفوا دايش نقول بزمان يا اخويا نجيب عرض يا اخويا نجيب كارتور يا اخو يكتب الناصن افريكا بختي اس كردم اب زمان يا اخو فخر بشنازي بكردنيا خبم وزمان خبم جلوبرگ خبم ملت خبم افا اك شوا اركت من الكود بصرمانم كود رب العالمين خراسي كم افا جيباجي كرنا فرمانكش فرمان رب العالمين كو اس وقت افريكا اعتراف بخود كم اعتراف بنتاو خود كم اعتراف عرض خود كم وجلوبرگ خود كم بله موافق يعني بيجين اگر هول بدن يعني ما مستايكي ديتري ول بيجين سيدات تو يعني بيجي تشد بيجي بوا بتايبتي وان كسن افريكا هول ددن بيجين ايني بكارت اینن بو دجي اوینتوي بناوی خود مازن و دلوان راستی اف دیار ده هر چند الولات مدا یا کیمجی بله بجین طابور پنج هر دم یه هبوی ناف همی ولاتا دا اف پیکولایت هات یکرن بله سر رای چند مروف دلسوز ید مخلص میت هی انشالله ملت مده آوا بیتن و امجوی چند ماسترین و ملت ایکن سربور و تجارب مازن سریوی ملتی هاتینه نهامت ید مازن هاتینه بله خوراگیت یا جوان قیرانا ماستر و جوان پیلانا ماستره اسلامتی هاتی که افریقیت و بروانیکا یا جدیش ولات خوبه کی حزك مازن تبوي ولاتي هبت چوا پیغمبر ما محمد المصطفى چند یه گریدای بو ویانا مکه و ویانا مدینه و کو وقتی کو حتیش مکه کریه درجی گوته خوشتوی ترین
جه بۆ من توی ئەی مەکە و عزیزترین جه دەف من هەر توی ئەی مەکە هەکە قومی من ئەس نەکرد بۆمە دەرێ بۆوەرنەکە چۆمە وڵاتێکی دی ئەس لێ ئاکنجی ببڵ دیسا پێغەمبەر سڵاوەت خۆ سەر من حتا دەربارەی چەلوچیایت خۆ نەهاڵت خۆ مەتحت وڵاتی خۆ کردە گوتێ ئەvە چیای ئوحدە گوتێ حەشمەت کات ئەمژی حەش چیای ئوحدت کەین ئیمامی عومەر بژیتن بژیت باژێر وڵاتیت هاتی ئاواکردم چه مرۆڤێ دلسۆز بۆ وڵاتی خۆ دیسا ئەمێ بەرێ خۆ بدەینە شلای یە جوواکی وەژی جوواک نازژیت بژن چاوە تو دێزانی ئەف ئینسانە حەش وڵاتی خۆتیەتن گوتێ سەحبەتێ تویدا گرێدانێت تویدا دەبەرێ خودێ چەند مزگەردت خۆدا و ڕژنێت خۆدا بەحسی وڵاتی خۆت کرد و غەریبیە وڵاتی خۆت کرد vêrê dê diyar bitin ku viyana wî çend ya mazana beramber welatê wî. Bijin Mala İsmail eger derfet bît Mala İsmail te çi nasihet bi wan genca hene taybet em behsî fî a genca bikin te çi nasihet bi wa hene tu çi nisî evroke çawa bijin guhdana wan xelkî nekin ew ku dilê wan reşken ji welatê wa ji axa wan. والله هذا وصية بيغمبري ما صلى الله عليه وسلم وقت ما مستاي باري ميقوتي وقت ما كاي درك افتي قال انك احب البقاء الى قلبي ولولا ان اخرجني قومك ما خرجت يعني هكا قومي ما هكا ازدرنا خص بامش في اخوي وطني طبعا هذا وصية بيغمبري يعني انتماء يعني وكي شو نصيحتي دائما انسان شعوري بك بانتمائش اخا خورش وطني خورا وشو حش وطني خبك وشو دفاعش وطني خبك فاف اصلي دين ما وصل فيد او دما وف وصيه پیغمبر صلى الله عليه وسلم واوجي دايتي پیغمبر صلى الله عليه وسلم مقامك مظل ومن قتل دون ارضه فهو شهيد يعني مصدرين تشت الاسلام ده شهادته وشهادات في شهادتي تتحصلني وقت تدفاع عرض خودك وطني خودك بله بجین وکو مامستا جدا دیار کردنه کو پیتویل سر هر تاککی یعنی تایبتش ام بجین حولاتی کردستان یعنی بحثی تاک کرد بکن کو پیتویه زیادتری هر تشتکی گریدان آوان به آخو ولات و گریدای بید بله دووبارە سڵاوتان لەبێ بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دۆمی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە باس لە وەرزشکردن دەکەین لە بەتایبەتیش لە مانگی ڕەمەزاندا بەڵام بەر لەوەی تەوەرەکەمان بکەینەوە هاوکارانم ئینهاوسێکیان ئامادە کردووە کە خەڵکی بە ڕۆژووی شاری ئۆرفای ئەوان بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما لە ڕۆژدا جولەیەکی وا لە نێو شاردا نابینرێن ئەوان لە ماڵەکانی خۆیاندا ناسنە دەرەوە بەڵام لە شەودا بازارەکان جمەیان دێ خەڵک دێتە دەرەوە بە تایبەتیش خەڵکەکە ڕوو لە تکەی جگەر دەکات کە ئۆرفاش بە جگەر بەناوبانگە بە هەمان شێوەی دیار بکرد کە ئەو دوو شوێنە زۆر بە جگەرەوە بەناوبانگن ڕژەیەکی زۆر لە جگەر لەو دوو شارە دەفرۆشرێت. لە ڕۆژەکانی مانجی ڕەمەزاندا بەهۆی گەرماوە شاری ئورفا چۆل و ئارامترین شارەکانی دەڤەرەکە بەرچاو دەکەوێت. لە ڕۆژدا بەشی زۆری خەڵکی ئەو دەڤەرە پڕخەی خەویانە. شەوانی شارەکەش دوای فتارتاوە کاتەکانی پاشی و بە پێچەوانەوەیەوە وەک پرجم و زۆڵترین شاری دەڤەرەکە بەرچاو دەکەوێت. ماوەیەک دوای فتار لە هەر گۆشەیەکی ئەو شارە ڕێستورانتێکی گەڕۆک و سەرپێیی بەرچاو دەکەوێت و گشتیشیان خەریکی برژاندنی جگەرن. بە جۆری سەرۆکی ژووری قەسابەکانی ئورفا عەباس تومبول لە شەوانی ڕەمەزانی ئورفادا هەزاران شوێن هەزاران کیلۆ جگەر دەبرژێنن. جگەر چەوری دەبێ بەوانش دەڵێم کە لە ماڵەوە ئامادەی دەکەن چەوری هەر دەبێ هەبێ هیچ سۆسێکی تێکەڵ ناکەی تەنها بیبەری ئۆرفا ئەو جۆرەیان هەروەها جگەریش زۆر وشک مەکەن کە مێگاوی تێدا بهێڵنەوە چونکە تامەکە لە ڕێگەی ئەو ئاوەوە بەدەمتان دەگا. تومبول گوتیشی ئورفا لەگەڵ شارەکانی تکەی دەڤەرەکە زیاتر جگەر بەکاردەهێنێ و زۆر لە خەڵکی شارە نزیکەکانیش بۆ جگەر خواردن دێنە ئورفا.
پرفرۆشی جگەر لە ئورفا بە تایبەت لە گشت ڕەمەزانەکاندا بۆتە فەرهەنگێک و بۆ ئەوان زۆر گرنگیشە لە تەنیشت جگەردا ماستایی ماستی مەڕی دەشتەکانیشیان نۆش بکەن. هەرچەندە ژمارەی خواردنگە سەرپێیەکانی فرۆشتنی جگە لە شارەکە ڕووی لە زیادبوونیش کردووە کەچی دیسانیش گشتیشیان بە پڕی بەرچاو دەکەون. ئەو جگەر فرۆشە کە شەوانە نزیکەی 150 کیلۆ جگەر دەفرۆشێ نهێنی کارەکەی خۆی بەو جۆرە دەخاتە ڕوو. Gündüz yatarlar, gece kalkarlar, ciğer kebabı yerler. Çünkü Şanlıurfa مەراقی ئۆرفاییەکان بە ڕۆژ دەخەون بە شەو هەڵدەستن و جگەر دەخۆن چونکە شارێکی تەندروستە بە تایبەتیش بۆ ڕەمەزانان. ئێستا نزیکەی 1000 دوکانی جگەر فرۆشەیە. ئەوانە ڕۆژانە نزیکەی 3 تۆن جگەر دەفرۆشن. جگەری تازە لەگەڵ بیبەری ئۆرفا تامێکی خۆشی هەیە و بازرگانیەکی بۆ خۆی دروست کردووە. خەلکی ئورفا پێیان وایە جگەری تازەی بەرخی دەشتی ئورفا لەگەڵ بیبەرە تیژەکەی هەمان دەڤەر چێژێکی ناوازە بە مرۆڤ دەبەخشێ بۆیە نابێ خۆیانی لێ بێبەش بکەن. خاڵێکی تکە کە تاموچێژی جگەرەکەی هیند خۆشتر کردووە دانیشتنە لەسەر ئەو کورسیە بچووکانەی سەر شۆستە و هەبوونی ماستایەکی ماستی مەڕەکانی دەشتەکەشیان. گۆڤار ئەحمەد، کوردستان 24. بەڵێ لە تەوەری دومی بەرنامی پاشیف کە تەوەری تەندروستیە دکتۆر دلۆڤان عەبدولکەریم پسپۆڕی خۆراک و لەرزوانی لەگەڵمان دەبێت باس لە وەرزش دەکەین لە مانگی ڕەمەزاندا و چۆنیەتی ڕێکخستنی وەرزش بە تایبەتی لەو مانگەدا. دکتۆر دلۆڤان بەخێر بێت. سپاس دەکەم. چۆن وەرزش ڕێک بخرێت لە مانجی ڕەمەزاندا ڕێکی بخین ئەو وەرزشە بە تایبەتی بۆ کەسانێک کە لەو مانگەدا بە ڕۆژوو دەبن. پێشەوەی دەست پێ بکەین سەڵام ڕێزم هەیە بۆ هەموو کارمەندانی کەناڵ 24 و لەگەڵ هەموو مۆسڵمانیانی کوردستان بۆ مانگی ڕەمەزان پیرۆستان بێت. سپاس. پرسیارەکەمەوەی چۆن وەرزشەکەمان ڕێک بخەین ئەوانەی بەتایبەتوانەیە کە بە ڕۆژوون کە مانگی ڕەمەزان دێت لەو مانگەدا بە ڕۆژ خواردن ناخورێت در دەکەوتە شەوە جا وەرزشوانانەی کە بە ڕۆژوو دەبێن چۆن ئەو وەرزشیان ڕێک بخەن لە مانجی ڕەمەزاندا. باشترین کات لە مانجی ڕەمەزان لە دوای ڕۆژشکاندن وەرزش بکرێت لەبەر ئەوەی ئەو خۆرانە ئێمە ئەو خۆراکان ئەمە دەیخۆین باشترین کاتە وەرزش بکەیت لەو کاتێک واتە بۆچی دوای نانی ئێوار واتە نانی ئفتار کەفتار دەکات بۆچی ئەو کاتە گرینگە لەبەر ئەوەی ئەمە دەبێت چایلێک ئەمە چ خۆراکێک ئەمە دەیخۆین لە کاتی ئفتار ئەوان خۆراکانەش زۆربەی شەکریە لەبەرەوەی ئەگەر شەکری لەشت زۆر بەرز بێتەوە ئەوە ئاسانکاری بۆ لەش دەکەیت سەورت زۆر زیاتر بێتن و ئەها ئەو وەرزشانە چین کە پێویستە بیکرێت لە مانگی ڕەمەزاندا بە تایبەت یاری ئاسن باشترین ینی وەرزشە لەبەر ئەوەی خۆت حەزیت لێ یان هەر مەقصد ڕێساکەی وایە خۆت حەز لە یاری لەش جوانی یان ڕێساکەی وایە لەش جوانی بکرێت باش یەش یاری لەش جوانی بکرێت لەبەر ئەوەی چووکە بە کاربۆهایدریت باشترین وزەیە دەبەخشێنێت بۆ یاری ئاسن بە شێوەیەکی زانستی لە کاتی یاری ئاسن ئێمە شەکری بەکاردێنی in a form of glycogen پێ دەڵێن بە ئینگلیزی لەبەرەوەی ئەوجە لە دوای ڕۆژشکاندن ئفتار ببرۆنە ئفتار پێڵێن ئێمە زۆر شەکری دەخۆین ئەگە چاوی لێ بکەین شەکری لەشمان زۆر بەرز بێتەوە ئەوجە لە دوای سعاتێک نامانەوێت زۆر ئەو شەکرەیە گە زۆر لەشمان ناو لەشمان زۆر بەربیتەوە نانوێت بۆمان سەوری زۆرمان زیاد بکات لەبەرەوەی ئەمە بڕۆن یاری ئاسن بکەین باشترەوە بێ کارگەری لەسەر تەندروستیمان نەبێت باش وتت پاش ئیفتار ئەم وەرزشە بکرێت چ کاتێک بۆ منە چەند دوایی نانخواردن سعاتێک لە دوای ئەی بۆ ماوەی وەرزشەکەی چەند بێت کات ماوەی وەرزشەکە چەند بێت سعاتێک زۆر باشە یەک کاتژمێر وەرزش بکات بەڵێ باش ئەمە ئەم وەرزشکردنم یەک کاتژمێرە بۆ کاتەکانی دیکەش گونجاوە واتە جگە لە مانجی ڕەمەزانیش گونجاوە یاخود کاتەکە لەو کاتەدا زیاترە ئەو وەرزشکردنە لەو کات زیاترە ینی مەقصد بەگشتی لە کوردستان زۆربەی خەڵک ئەوە پرسیارکی زۆر چاکە لەبەرەوەی ئێمە دەبیزانین لە سعاتێک کۆمەڵک لەشت کۆمەڵک هۆرمۆنی فرێداکەن لە جیاتی لە دوای یەک سعاتی لە جیاتی ئەو هۆرمۆنانە سوودی هەبیتن بۆ ئامانجەکانمان زیانی دەبێت یەک لەوانەیە هۆرمۆنی غەمۆکە پێڵێن کۆرتیزۆڵ بە تۆژینەوەی زانستی سەڵمەندراوە لە دوای سعاتێک ئەو هۆرمۆنە زیاتر بەرز دەبتەوە
ئەوجە لەبەرەوەی ئەمە لە مابینی 45 دقا دو سعاتێکی زۆر سوودی لەو یاری ئاسنەی وەردەگریت دوای مانگی ڕەمەزانیش بەمان کاژمێرت بیان زیاتر بێت یەک کاژمێر باشترینەوەیە تۆژنەوەی زانستەوە ئەو خۆراکانی کە ئەفتار دەکاتەوە ئەو کەسێک کە ئەفتار دەکات پێویستە چ خۆراکێک بخوا ئەخە بۆ تەندروست ئەم بەحسی دەکەن بۆ تەندروستی و بۆ لەش جوانی بۆ هەردووکیان بۆ تەندروستی لەش جوانی یەکەم جار بۆ لەش جوانی ئەمە نامانوێتن وچی باسم کرد شکلی لەشمان زۆر بەرز بێتەوە ئەگەر شکلی لەشمان زۆر بەرز بێتەوە لە ئەندازەی خۆی ئەمە سەوری نوێ دروست دەکەن ئەو خۆراکانە من بەحسی دەکەم دەبی ڕیشاڵی زۆر بیتن ڕیشاڵی زۆر بیتن چییە ئەوانەی بۆ نمونە لۆبیای تەڕ پاقڵە سەوزیاتی یعنی بیبەر و گوڵەکەڵەم و گوڵەکەم قڕابێتە یان براکلی ئەوانە زۆر گرینگە ئیشتار بۆی بکەین بۆ ئەو خۆراکانی ناو گەدەی هەرز بکاتن ئەمانە هاوکار بن بۆ هەرزکردنی خواردنەکەیان بۆچی و خواردنانە بخوا بۆ ئەوانە چکانە زۆر تەسیری شکلی لەش ناکاتن لە ڕووی بڵێن برنج و ئێستا بۆ نمونە ئەتو چۆن ڕۆژین دەشتێنی هەر برنجە و یەکەم خورمایە بەخۆم ڕۆژشکان نەکەیە وایە بەڵام لە دوایی چ دەخۆین برنجی دەخۆین لە دوای پاقلایی دەخۆین ئەوانە هەموو شکری لەشی زۆر بەرز دەکاتەوە لەوەی ئاسایی کەواتە سەوزەواتی لەگەڵ بخورێت باشترە بەڵام سەزواتی ئەوانەی زۆرتر ڕیشاڵی هەیە ئەوەی باسم کردو ئەوانەی بزان ڕیشاڵی بنگلیز فایبەر ئەوانە بۆ گرینگە گەمە ڕیشاڵ لەگە خۆراکەن چکە ڕیشاڵ ناهێلیتن شکلی لەشمان زۆر بەرز بێتەوە تەمام باشە ئەوانەی کە خۆراکی تایبەتیان هەیە چۆن دەتوانن ئەو خۆراکانە بەکاربهێنن بۆ نمونە ئەوانەی کە لەش جوانیان هەیە هەندێک خۆراکیان بۆ دیاری دەکەن پێویستە ئەو خۆراکانە بخۆن ئەی لە مانگی ڕەمەزاندا ئەو خۆراکانی خۆیان چۆن ڕێک بێخن ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن بۆ ینی وچی تایبەتی مەقسەدت چیە بۆ تەندروستی یان بۆ لەش جوانی بۆ لەش جوانیەکەی لەش جوانی بۆ هەموو وەرزشمانان یەک ئامانجیان هەیە ئەمن زۆربەی خەڵک نەدیتە دەیانەوێت چەوری لەشیان بەرزکەن بەڵام دەیانەوێت ڕێژەی مەسوولکەی زیادکردن لە ڕووی چەوری ئەوجا جەمی یەکەم و جەمی ئێوارە زۆر گرینگە یەکەم جەم دەبی ئێمە زیاتر احتیمام بە پرۆتینی بدەین و لەگەڵ چەوری سروشتی بەڵام خەڵک بالعکس دەکەن زۆرتر ینی بڵین نانی دەخۆین و شکلی دەخۆین لەبەر ئەوەی دووبارە دەڵێمەوە ئەوە تەسیری لە مانجی ڕەمەزانی تەسیری شکلی لەش دەکاتن وچی شکلی لەشمان بەرز بەوە لە هەم کاتیژەدا دەبێزێتون بێتاقە دەبین هیلاک دەبین ئای بۆ وەرزشەکانی دیکە نفسی شە چکە بە تۆژینەوەی زانستی سەڵمەندراوە یەکەم جەم زۆر تەسیری هەیە لەسەر وزە و تاقا ئەجا ئەمە دەبی ئیتیمان زیاتر بە پرۆتین و چەوری سروشتی بدەین چکە ئەوانە زیاتر وزەی ساف دەبەخشێنیتن بۆ ئادەمی زار باش گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە دەکەین دەسمە لای هاوکارانم لە ئاکرێەوە بزانم پارشێ و لەوێت چۆنە هاوکارم ئاری حوسێن لە ناحیەی بجلی سەر بە قەزای ئاکرێەوە لەگەڵم دەبێت بابزارین ئاری لەوێتی بۆ ئامادە کردوین ئاری ئەف دەمێتە باش بە تونها لە بجیلەی جاکی خۆشە بجیل خەلک لە بجیلێ چا پارشێ باخوا دەکەن ولی کوان اف دمتا همی تماشاوان کردستان 24 جی باشتر بیت و کیتا آماژه پیدای کو امروکه هم ل باجاروک گلک خوشین کو جی باجاروک بجیلان کو دور سورچاتینه ام بزانین کو امروکه وری گنج جلوین دور سورچاتی چوا شوید خود بورین بچوت بورین و اب خوشی یعنی مقاله گله بو کود بجن به صحبت ان خو هردسان به مردات یا خو گلک نو بنگین خود در کرینال دور سورچاتی اف شوی جیل وری و اف جه کو هم ل جماره کا زور یا گنج جلوین وان کومبینا کو مدویتن هم گلوان باغین ام بزانین کو شوید چا بورین بل اگر تو گنجک ما بحث بندیم که شبت خول به جیل چا در بازی کن پیشکی از خیر هات نوات کم کانال 24 بو دور سورسیاتی تایبتی گل خیر بین سر چوا ام و گنج رمضان ام پروژه خریکی کار خوینه شول خود کین و کی دی شوی عمل وره و دایما گنج می وره همه کار کت کن یعنی وکی فلاحیت کن وکی راس مجولی رزانه آفدانوان و هندک شوانن و پیشمرگنه نمونه یک وک اس پیشمرگم ابخو و کار من فلاحتیه و یعنی اما خریکی و شولانه اینه یعنی شبیه هن وانج ها کن بین انجل مالاجی کن بینو چیار یا هنگت کن بله بالتأكيد أم المعلاش كون بين وجستيلاني جلك ياريديت هنا المعلات كين جحير منطقة سورسياتي بجيلة خاص دولة بري بجيلة طائبتي بجيلة
راستي يعني الهم بوارشي يتدهي هل الخطورة بقرا يعني هم تشتكي هل بتجي ده الحمد لله ما بيوستي الناحية بتجي هم تشتكي ما بيوستي دوري بري خونينا وقنش بس خوش هر صابن هم يرجع توجي خوشي بن بلن بر به لاون وان جوا بچین ام بزانین که مالویرا ما هند که ساماده کردن جوانا کو هنرمند زبیر سیرچی هریسان که صباح ام بزانین که صباح دیما بحثی ویندی که دورا بجیلاتی بجیل دورا سورچاتی چه تشتکی اب ناو بانگ و چه تشتکی هالویری و شبت خود تایبت رمضان دو این چوا دروازه کن خیر به سر چوا په پیشچی په خیراتنا کنالی 24 کین هل ویدی هتایر په خیر بن سرسری ما سر چاوي ما دورا سورچاتی په عام و په تایبتی ناحیه بجیل که کم باجر کلیلا درگه سرهردان آبادینا اما دورا سورچاتی هنجیر حیابجی و برنج ششمه مشهورین و وی گاوش مثلا رزو بیستان ما هن زور مثلا هنار بس وی گاوی مجمجه گشتینه بس مجمجه وی گاوی هن لیرا و خیار و گنده دورو بری بجیلش شمتو خیار و افتشته گشتی تانوکا بس وشي بنابو بنك يعني بنابو دنك ترين تش برنج ششمي وهنديره تام خوش وشرينا بله کاکس هم بحثی بیان دیب که نف اوچت بروراتور هریسان اف کلتور برتا هریسان تو ما بحثی که بحثی بیان دیب که این شبت خود چوا دربازت کن الدورا سورچاتی بيجي باشا ابا كرتك وشالوارن يعني نك بس تايبتي دبرا سورچاتي نه هم ملت كردن كرتك وشالوار هنديه ما دبرا سورچاتي پشم برگوز و كراو جمداني و افتشته بس اس وشي شخص كرتك وشالوار پچير هم تشتين پچير دعوتين پچير تعزيتين پچير فلاحتيتين پچير پيشمرگاتيتين خنجريش خنزرامه أبها هريا مشوا قلت مسوريا قديم زمان بيراميد مسوريا خنزرة تبرابوينا وبدوسات نوع كواش خنزرة تبركيك أما عشيرة أخرى خنزر تبرابوينا وبيشينوك وبابي موبابي مو يادويش هالسنة لبو دين إسلامي كتو خنزر تبرابياسيش ك رمز كردينية. صباح ما بحث وين دب كاني ورمضان خود شوا درباز كان. رمضان ميني تبل سر وقته. چونکو رمضان ته هم وخت داتت پاتنه ته ورزشی دانه هت 12 هیوند هر 12 هیوا داتن زهر هر هندک هیوا او خو هند مثلا اگر زستان بید تو د بفر و باران دهتن صوبه داره ده هر کیو میو جویزو کدکو افتشتانه دینن و گستیلانه دکن و اندک در بخونه ویجا کن و اندک مثلا پتایبتی هیوا رمضان اغلب باس دینه ته کردن مثلا نویجو روجی و صلوات و افتشتنا بس اندک زهریش اغلب مثلا گستیلانه دکن وقت چی پیشینو که هبون مثلا پیرامید پیرجن هبون لمن بتاجبتي بزيله كبيت انا قلت بيت نشعره نتيروك بيت بيني يعني ديننا باصحابه وكافره وقت الشرك دو بس بخودي اس نزانم كاد بوتو تس اواب بهم بس تيروك هبون مثلا بيت هبون غسيلاني هبو لما زي كوم بون بس وعده وقرار هبون خلق بوعده تربو براسي لهنوكا خاصه ما جنب تشينا في او تبع سكري خنجر وعشيرته ما قولي بوش عندك حواله طب خوش بون كومانا بتنجي كوان برتشكي وهر بور صعبتك خوشي قلت يا خنجره صباحي بو ايكش وان تشتاب كانو يوم بو هندي كوميرانيا خو بدياركتيانش دبي ميرانيا خو بر جاوید خزانه خود دیار کچین کیپچکی یا او حکم سر فقرآن ذات توزان سیا اسکا توزان ست بمرو راستی ببیتن ابن به زمان نرمو اره مار لکنیتی تدری از زانم تستوفت جباخ و من فکر جوانین فکر رستین رونین زخر که بغیر رنگ ابن من هندک ابن من توترسي هندك ابن من اتو خنزر نه لبهندینیا چنکو خودی گوت دوکس یک بن اسیسه ما اسمنوت ودانه که جنو مرتی یک بن خودی سه ما صبر بيك بتيتو خنزر عملش نكله بهنديك طبعا خنزر حكتو خنزر تبخو راكي براستي عمريتو دريشترا بتشنكو تو بامير خاص تيفا خويندن هر دركه بتسيتو احترام اخواهي بتسي سيطره شيان بتسي دزغايشي وقت خنزري بتو بينن اتو بتر احترام اخو بتر خركه كدياحي تمام دريش بك صباح صعبه ما جالك خوشبان بتشكي برب هنرمند زبير سورچي و بچين بله که زبیر فلکروی دور سرچاتی هنر وان جوازه که گل جهندی دست به که بخیرات نگو که انگار بخیر مثلا دست خوشی لوا کن دوای سرکرد نکن راستین گو دورام سورسیا رب شیخ تا اگزارا يعني تلفزيون 24 رمضان بيتا منطقة مسورتي يعني قالك في خوش حال أبجحيلة ومنطقة سورتي هم الهيبيا تلفزيونان قونا يعني بو بين دورة سورسيا السران يعني السران السورسية فرق يعني ما السران فرق هنا قال السران عشيرتي دي أما جو السران مثلا داودي فردي باصة فرقة
استران دعوت آیسوک مواهی ما شیخانی وهاي ما گلشینی هاي يعني دعوت استران ما فرق قل عشيرة بله که زبیر بگومان همی تماشاوان یه تدبین تنبور دسته دال دور سورچاتی تو دیو ما بو تماشاوان ما چه تشتگی که دیاری خدا از استرانه که فلکلوری مسوجه دیوان کم دیاری نماش satırjın tavim solina sen sala sorkok pirunalina sere ravane lemin betoza چشیم مای ناشین بازم سارب نکوزم کاله آموزم ساره نکوزم کاله آموزم چیزیان هنم گوهر زرینم یک لب حلیمم یادی همینم مالال سورم هات یابادینم رشمالیان هلدان چیخیان رنگینم رست رشمالم هر موششینم چند ساله سر کن پیرونالینم ده مالا دانیم سر براتی حربانیان دانان داوا کلاتی کراس سورینم رنگ ولاتی کراس سورینم رنگ ولاتی هرنیشن هر ساغبن هیم به هنر خوبه صحبت خوبه هر ساغبن راستی جیاب شوه یعنی گنج جلاون دورا سورچاتی باجارو که به جیل راستی گلک صحبتوان خوش ما ویاکو دائما درشتر باد ل دیارکو ما هندم نبو هم ویندیجی هم داخل بونت که صحبتن گلک خوش مون ارچا بیتن و کی وان بحث کری کو دوران به هنر خو یعنی اف هنر وان گلک نوانگی خو هرسان دوران به ناحیه کشتو کالی و هرسان خدان کرنا مارو مالات ویندیجی و گلک نوانگی خو انا کو وان او صحبت بون او تجبون کما ویای اف شوا الدورا سورچاتی ناحیه به جیل ام بو همی تماشاوان کلسان 24 دیار بکن بله تمام سپاس جبو آری حسین کو تو بجیل مربو سپاس جبو نهوان ترجی سبتاتا گلک خوش بو گلک سپاس دکتور دلوان دگره مولای زنابتن بس من لرخصنی خواردن کرد با تابت وانی که ورزشوان لمن رمضان دا گوتمان چون ریچی بخن هندێک کەس هەیە کە بە تایبەت ئەوانەی کە یاری ئاسنین دەکەن جۆرێک لە پرۆتینات بە شێوەی هەبوو ئەمانە دەخۆن ئەمانە چۆن ڕێکی بخەن ئەم خواردنانە ئەم جۆرە حەب خواردنەیە حەب خواردنە ئەمە بچی بەحسین ترشی ئەمینۆی دەکەین یان پرشی
بەحسی تۆزی پرۆتین دەکەین. ئەوانێک کە پرۆتیناتن و بە شێوەی حەب دەیانرێت نازانم ناوکەیان شارزایم تەواو ئۆکەی، لێ بەخۆی هەندێک بە پرۆتین- شێوەی تۆزی شێجا من شارزای تەواو لێ تۆزەکەی چییە بەخۆی لە بەشەکی لە شیر دروستکراوە ئەو پرۆتینە ئەوانە بەکاری دێنن بەخۆشم بەکاردێن بۆ ئەوەی هەندێک ڕێژەی پرۆتینم بەرزکەمەوە چکە پرۆتین پێویستە بۆ مەسڵکە گەشەکردن و بۆ ئاسایی شەکری لەشی ئارەمیزادیش پرسیارەکەت ئەوە بوو چۆن بەکاری بێن چۆن ڕێکی بخێن لە مانجی ڕەمازاندا بۆ نمونە لە کاتەکانی مانگەکانت کە دەتوانی بە ڕۆژ بخۆیت بە ئێوارە یاخود بەشەو بەڵام لە مانجی ڕەمەزاندا چ کاتێکی دیاریکراو هەیە بۆ چەند زاریش بەکاری بهێنێت بەخۆی ینی لە دوای فتارێت و ڕۆژەکەی دەشێنی بەخۆی ئەوانە تایبەتی دروست کرایە لە دوای وەرزش چکە لە دوای وەرزش تو کۆمەڵک ئەمینۆت پێویستە ترشی ئەمینۆ پێویستە لە بەرەوەی ینی مەسوولکەکانت شەکی لەش ئاسایکی لە بەرەوەی مەسوولکە ترشیامینۆ پێویستە هاتە گەشەی بکاتن ئەوجە باشترینەوەیە دەتوانی بەکاربێنی لە بەیانیان یا باشترین کاتیشە لە دوای هیچ کاتی دیشە لە دوای وەرزشی باش ئەم پرۆتیناتانە ڕێژەی شەکرەکەی لە جۆرێک بۆ جۆرەکی دیکە دیاری کراوە هەیە ڕێژەی شەکری زیاترە هەیە ڕێژەی کەمترە ئەوەیان چۆن بۆ چ کەسێک دیاری دەکرێت چۆن بۆ کەسەکان دیاری دەکەن چێ بیخوات ئۆکەی بۆ ئەگەر تو ئامانزەکانت ئەوەیە کێشەی بەرزکەی هەندێکی زیاتر ڕێژەی کاربۆهاجێتی لەناوە ڕێژەی چەوریشی لەناوە ئەگەر تو دەتەوێت چەوری لەشت دابزێنی تو دەبی پرۆتینی هیچت بخۆی ئەوەش پێی دەڵێن وەی پرۆتین ئایسلێت وان یان وەی پرۆتین کانسنتریت زۆر فەرقی لە ڕوویەکدری نیە باش ئەو زیادکردنی ڕێژەی پرۆتین لە نێو جەستەدا وا باشتر نییە بە شێوەیەکی سروشتی و خۆراک بێتن وەک لەوەیەک بە شێوەی هەبوو تۆز و ئەمانە بەکار بێت 100% بەڵام زۆربەی خەڵک ئێستا ناتوانن تایبەتی لە کاتی ڕەمەزان ناتوانن 5-6 جەمی بخۆن پرۆتینی ڕێژەی پرۆتینیژی زۆر بەرز بیتەوە ینی زۆر بەرز بیتن لەبەرەوەی دەتوانیوان بەکاربێنی لە دوای وەرزشی و بەڵام ئەوە هەر بەس لە کاتی ڕەمەزان پێویست نییە بەکاربێنی لە دوای ڕەمەزانیش بەکاربێنی ئەوانە کاریگەری و مزعافاتیان نابێت لەسەر جەستەی مرۆڤ دەبی بزانیت ینی دەبی ئەمە چاوی لەکەین بزانین چ پێکاتە چینە ناوە بەڕای من ئەمە زۆر حەز لە پرۆتینی زەخامە ناکەم چکە لە برەوەی زۆر پێتاکەی ناوە تەسیری زۆر شەکری لەشی ئارەمیزاد دەکاتن هەندێک پێتاکەشی لەناوە سروشتی نییە کەواتە زیانیشی هەیە بۆ جەستەی 100% زیانی هەیە لە جیاتی سوودی هەبێتن باشە بەڕۆژوبوون چ کاریگەرێکی لەسەر هیلاکبوونی جەستەی مرۆڤ هەیە بە تایبەتی هی وەرزشوانان زۆری لاکە دەکاتن ئەگەر تو نەزانی ئەگەر تۆ نەزانی چۆن یەکەم جەمی بە شێوێکی زانستی بخۆی ئەوەی وەڵام داوە پێشتر بەڵام دووار وەڵامی دەوە یەکەم جەمی خۆراک زۆ گرنگی هەیە لەسەر وزەی دەبەخشێنێت مەقسەد مۆیە ئێستا ئێمە دەزانی بە شێوێکی زانستی چەوری لەگە پرۆتین شەکری لەش زۆر بەرز ناکاتەوە ئەگەر تو پێویستە بە وزەچ لە کاتی ڕەمەزانیش یەکەم جان ساعت 3 تۆ 9 دەخۆی لە دوایی بۆ 7 ساعت هیچ ناخۆی ئەتو پێویستە بە وەزەکی ساف زۆر پێ تاقت نەبی بەڵام ئەگەر تۆ بڕۆی شەکری زۆر بخۆی نانی بخۆی ماسی بخۆی شەکی لەشت بەرز دەبیتەوە و چیدا دەبزین بێتاقە دەبی بەڵام ئەگەر تۆ بڵین چەوری سروشتی بخۆی پرۆتینی بخۆی و ڕیشاڵت زۆر بیتی ناو خۆراکەی ینی شەکری لەش زۆر بەرنابێت ینی ئەو تااقەتە ئەو زەی سافترە کەواتە خواردن کاریگەری دەبێتن لەسەر لاوازی جەستەی مرۆڤ ئەو کات خوار شێوازی خواردنەکەیان ینی بەو شازێن باس بکرد بەڵێ 100% دەتوانی ینی بەو شازە توانی کێشش دابزێنی چەوریش دابزێنی باش بە شێوەیەکی گشتی چۆن دەکرێت مرۆڤ خواردنی خۆی لە ڕەمەزاندا ڕێک بخات بۆ ئەوەی کێشی لەشی زیاد نەبێت زۆر جارێ مە دەڵێن کێشی لەشی مرۆڤ کەم دەبێتەوە لە ڕەمەزاندا بەڵام هەندێک کەس هەیە لەوانەیە لە دوای فتارکردنەوە ڕێژەیەکی زۆر لە خواردن بۆ خواتێتی ڕاوە نەسێت تاوەکو پارشێو دێت چۆن ئەمانە خواردنەکانی خۆیان ڕێک بخەن بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەوان نەبێت و کێشی لەشیان زیاد نەبێت چۆن ڕێکیکەن وڵا دەگەڕێتەوە لە فتاری چ بخۆی لە فتاری ئەوەی باسم کرد بخۆت بەڵام هەیە پاش فتاریش ڕاوە ناستی ئەخەوە لەبەرەوەی ئەو خۆراکانامە دەیخۆین بۆ نمونە ئەگەر شەکر من بە شێوکی زانستیم باسی دەکەم لەبەرەوەی چکات تو دەبی بزانی ئینسلن کارگەری هەیە لەسەر چێ لەسەر لە مەعیدەت لەسەر دڵچوونی خۆراک ئەگەر شەکرت زۆر بەرز بکەوە ئەوە بەگشتی زۆربەی خەڵکەوە ها دەکەن
وچی ڕۆژی دەشتێنن کۆڵای دەخۆن و پاقلاوی دەخۆن و برنجی دەخۆن و ئەتو چەند شەکری لەشت بەرز بکەیەوە ئەو شەکری لەشت وچی دابزرا ئەوەندە زیاتر دڵ دەستە چشتیش ینی زیاتر دڵ دەستە چشتی شیرن دەریێ مەقسەدم چیە؟ تەمام باشە ئایا دابەزاندنی کێش بە ڕۆژە و گرتن شێوازێکی تەندروستە؟ بەڵێ ئەگەرە تۆ بزانی ئەو سێ جۆرە سەرێکی خۆراکانە لە چ کاتێک بەکاریانی بێنی چی باسم کرد ئەوەش پرۆتین و کاربۆهایدرێت و فاتە ئەگە تۆ بزانیت چۆن ئەو خۆراکانە بە ڕێژەی خۆی بەندازەی خۆی بخۆی باش زۆر جار ڕێنمایی دەکرێت بۆ نمونە لە دوای کاتژمێر هەشتەوە ڕێژێکی زۆر لە شەکر نەخورێت بەکار نهێنرێت بەڵام بۆچی ڕێنمایی دەکرێت بەر لە خەوتن پرۆتین بەکار بهێنرێت مەقسەدەوەیە لوچی لە پرۆتین لە پێشخەو بەکاربێنی ڕێنمایی دەکرێت بۆ نمونە ئێوە ڕێنمایی دەکەن دوای کاتژمێر هەشت ڕێژەی شەکر زۆر بەکارنێنن ڕێژەی شەکر زۆر زیاد دەبێت لە نێو جەستەی مرۆڤ بەڵام ڕێژەیەکیش دیاریکراوە لە پرۆتین کە بەر لە خەوتن بخورێت پێش لە خەوتن بۆ نمونە سکوپێک لەو پرۆتینانە بخورێت هۆکارەکەی چییە؟ ئەوە ینی برسید ناکاتن لە شەکری لەشت ئاسایی دەکاتەوە مەبەستم لە کاتەکەیەتی بۆ لەو کات ڕێگری لێ دەکەن لەو کاتێکی دیکەشە ڕێ پێ دەدەن کە پرۆتینات بەکار بێنێت ئەنی لە شەو ئەمن پرسیارەکەت زۆر بە چاچی تێناگەم باشە ڕێژەی شەکر لە نێو پرۆتینیشدایەت و باس کرد باشە ئاخە بزانین چی هایمە بەحسی دەکەین هەیە پرۆتینی ینی پرۆتین هەیە بەس پرۆتین بەس نییە لە تۆزی وەرگی پرۆتین هەیە لە هێلکەش لە گۆشتیش لە نۆچیش لە خواردنی سروشتی لە خواردنی سوشتی 100% بەڵام مەقسەدم وایە ینی کاتەکەی زۆر گرینگە کەنجین بیخۆی ئەوەی بەحست کرد ینی شەوان بە هیچ شێوێکی زانستی سەڵمە نەدراوە شەوان پرۆتین بخۆی ئەوە زۆر گرینگە ئەنیەوە گوێم لێم نەبوو ئەوەی باش زۆر جار ڕێنمایی وەرزشوانان دەکرێت کە ئەو پرۆتینانە بە سێ جەم بەکاری بهێنێت باشە جارێکیان لە پێش خواردنا دواتر دوای نان خواردنا باشە واتە بەیانی دوای تەمری و دواتری شەکەشیان بەر لە خەوتن بۆچی ئەوە دانراوە هۆکارەکەی چییە؟ ئەوە بۆ نەفەرەکە ئەگەر دیانەوێ ینی بەو شێوازەی ئەگەر پرۆتین تو بەکاربیێنی ئامانجەکانت تێ ئەوەیە تۆ زەخامە بکەی ینی وەزن زیادکەی ئەم بە هیچ شێوازایکی ئەو ڕێنمای نادەم بە لاعیبانە تۆ جەمی سێ جار جەمی بخۆی لەش پێویستیتی لە دوای وەرزش پرۆتین ئەمن بەس یەک زەمێ ئەو جەمانی دی لە خۆراکی سروشتیتانی وەرگری پێویست نییە تۆ ڕوو بدەیە پرۆتین بەهۆی پرۆتینەوە ماسوولکەکانی خۆیان زیاد بکەن و بەرز بکەنەوە بەبست لەوەیە ب 100% ئەوانەیە باش ئەی دوای ڕەمەزان مرۆڤ پێویستە چی بکات بۆ ئەوەی کێشی لەشی زیاد نەبێت بەردەوام بنەکەی خۆی ڕێک بخاتەوە بەردەوام بن لەسەر یاری ئاسن لەبەر ئەوەی یاری ئاسن وچی یاری ئاسن تۆ دەیکەی شتێک دەکرێت ناو لەشت پێ دەڵن ئیپاک ئەکسرسایز پۆست ئاکسیجن کەنسەمشن ئەتۆ زیاتر 24 سعات هەتە 8 سعاتی ئەتو زیاتر وزەی دەسووتێنی لەبەرەوەی چکە تۆ متابلەزمت دێمەش دەکەی لە کاتی ڕەمەزان ئەوە یەک دوو زۆ گرینگە تو بەردەوام بی لەسەر یاری ئاسنەوە یەک دومینیش جەمەکانی خۆراکت ڕێژەی کاربۆهایدرێتی زۆر کەم بیتن باش دیاریکردنی کۆرسی تەمارین و ڕاهێنان بە یاریزانان پێویست یعنی هەمان ئەو تەمرینانەیە هەمان ئەو ڕاهێنانەیە کە لەبەر لە ڕەمەزان دەکرێت لە مانگێکی دیکەدا و لەگەڵ مانگە ڕەمەزاندا یاخود پێویستە و ڕاهێنانانە بگۆڕێت شێوازێکی دیکە بەکاربێنێت مەخسەر ینی چۆن ینی لە ڕاکردن و یاری ئاسن و ینی شێوازەکەی شێوازەکەی بۆ نمونە لە بەر لە ڕەمەزان ئێوە ڕاهێنان دەکەن ڕاهێنان بە وەرزشوانان دەکەن باشە کاتژمێرەکەی دیاری کراوە و ڕاهێنانەکانیش دیاری کراون باشە ئای کە گەیشتە نێو مانگی ڕەمەزان هەمان ئەو ڕاهێنانە بکات یان ڕاهێنانەکانیان بۆ دەگۆڕن دەتوانی بیگۆڕی دەتوانی زیاتر ڕاکردنیش بکەی بە شێوەیەکی هێت ینی یاریەکانیش دەبی بگۆڕی ئەو زۆ گرینگە بەڵام پێویست نییە تو سعات هەشتی ئێوارێ یاریاسم بکەیت چکە لەبەرەوەی هەشتی ئێوارێ لە دوای فتاری چکە لە کاتی ڕەمەزان دەکەی بەڵام باشترین کات سەڵمەندراوە بە شێژی زانستی لە مەعبێنی 12 و 4 یاری ئاسم بکەی لەبەرەوەی ئەو دەگەرێتەوە سەر HPA access تو لەگەڵ سەرکێری مرەدەم
ئەوە بۆ بەحبەشێکی ڕۆژێکی دیە بەڵام مەقسەدم وایە ئەتوی لەمە بەعینی سعات چار و 12 چار یاری ئاسم کەی زۆر زۆرگرنگە چکە لەبەرەوەی کارگەری کۆمەڵک هۆرمۆنی هەیە یەک لە هۆرمۆنانە هۆرمۆنی غەمۆکە لە کاتی وەرزش دەکێت و لەشت هۆرمۆنی غەمۆکەی فرێداتە ناو خوێن هۆرمۆنی غەمۆکەشتیا چەور دەسووتین تو شەکریش فرێداتە ناو خوێن باشە بۆچی زیاتر جەخت لەسەر یاری ئاسنین دەکەوە کە چۆن زۆر یاری دیکەش هەیە ئەخە یاری ئاسم ڕێژەی مەسوولکە و ینی ڕێژەی مەسوولکەی زیاد دەکاتن و لە زیاتی چەوری وچی ڕێژەی مەسوولکە زیاد کرد و زیاتر ئەتۆ هێزی دەسووتێنی ڕۆژانە ئێستا بۆ نمونە دوو نەفەری بینن هاو دوو نەفەرە وەزنیان 180 کیلۆ بیتن و ئەگەر ئەوەی 180 ڕێژەی مەسوولکەی زیاترە زیاتر وزەی لەشی بەخۆی دەسوێنی بڵێن وزە مەقسەدم ینی لێوچی ئاگری ناو لەشت زیاترە دەسوێنی وزەی ئەو زیاتر لە ئەوەی دیکە 100% وزەی زیاتریش متابلزم زیاتر بەرزترە ئەویش ئەگەر بێت هەردووکیان وەرزشوان بن هەرزیک بەڵام ئەگەر یەکچیان ڕێژەی مەسوولکەی زیاتر بیتن لە ڕووی ئەوانەیە کە یاری ئاسنین دەکا و یاریشتکە بکات 100% باشە بەکارهێنانی ڕێژەیەکی زۆر لە شیرنەمەنی لە مانگی ڕەمەزاندا چ کاریگەریەکی لەسەر تەندروستی مرۆڤ دەبێت بەرتایبەتیش لەسەر لەش جوانیە ئەوزە ئەو باوەڕکم بەحسمان کرد بەڵام دووبارەگە بەحسی بکەینەوە ئەگە لە کاتی فتار ئەتۆ بڕێژەکی زۆر شیرنی بخۆی و سەوری لەشت بەرز دەبتەوە ئەو یەک ئەگەرە تو تەمرینەکە حرەکە نەبی دوو کلەسترۆلی ناو لەشت بەرز دەبتەوە تایبەتی ڕێژەی LDL و HDL باش ئەی بینە سەر شێوازی خەوتن و هەڵسان و ئەمانە لە ڕەمەزاناندا ئێستا دەبینین خەڵک تاوەکو پاشێ و لە دەرەوەی دی دوای پاشێ و هەیە تاوەکو بەیانیشتان و دواتر دەخەوێت کاریگەری لەسەر وەرزشوانان دەبێت سەر هەیتی چ کاریگەریشی دەبێت کارگەری ئەوەیە کارگەری دەگەێتەوە سەر HPA access hypothalamus pituitary access لەگەڵ circadian rhythm ئەوانە بناغی تەندروستی ئادەمیزاد ڕێکوپێک دەکەن بەڵام ئەگەر خەوتنت تێک بدرێتن مەسوولکە دروستکردن و کێشە دابەزاندن و ئەوە هەموو زەحمەتکاری بۆ دەکرێتن ناو لەشت ئەز ئاسانترین ڕێگا ئەگەر ئەو سیستەمەی تێک بدەیت بە خەوتنە لەبەوەی زۆر گرینگە تو بخەوی باشە خەوتنەکە مەبەستی من لە چییە بۆ نمونە ئەگەر لە ڕۆژێکی ئاسایی ئەگەر ڕەمەزان نەمێ پێویستە مرۆڤ 6 بۆ 8 کاتژمێر بخەوێت بەڵێ بەڵام ئەگەر بێت و بەشەوەکە نەخەوێت ئەو 8 کاتژمێرە بخاتە ڕۆژەوە ئەو 6 بۆ 8 کاتژمێرە هیچ جیاوازیەکی دەبێت 100% ئەوە زیانی دەبێتن بۆ مرۆڤ لەبۆی ئادەمی زاد بخۆی بە ئاسایی دەبیتن پێشی سعات 11 بنویتن و بەیانیان هەستی لە بۆی ڕۆژێستا بە شەو بنوێت و بە ڕۆژ باگات 100% ئەو بەخۆی شتێکی ئاسایە بەڵام ئەگەرە تۆ ئەو سیستەمەی بگۆڕی ینی زۆر تەسیری هەیە لەسەر یەک لە هۆرمۆنەکانەوە باسی دەکەم دووبارە هۆرمۆنی غەمۆکە لە هەم کاتیشدا ناهێلیتن لەشی ئادەمی زاد بەکارهێنانی ئینسولین بکات you become insulin resistant ینی ئینسولین کارگەری شەکر دابەزاندنە ناهێلیتن ئەو ئینسولین کاری خۆی بکاتن بە ئاسایی ئەگەر نووسنت ڕێکوپێک نەکەویتن واتە نووسنیش کاریگەری لەسەر دەبێت ئەو کاریگەریانە چی بەسەر دێ بۆ ئەو مەبەستم لە وەرزشوانە چیان بەسەردێتن وزیان نابیتن و ڕێژەی تەستاشۆنی ئەو هۆرمۆنی ئادەمی زادی ئاسایی پیاوان دادەبێزێتن 30% ئەگەر خەوتن و ڕێکوپێک نەوبیتن 30% تااقەت نابیتن و ینی هێزت نابیت ناتوانێت ئەمانە تاویز بکاتەوە بە خۆراک دواتر ئێوارە کاتە ئفتار دەکاتەوە ئەو ڕێژێکی کەم دێتەوە ئەم ڕێژەیە بەرز بکاتەوە خەوتن ینی خەوتن زۆر گرنگە کەواتە هیچی لەگەڵ ناکرێت پێویستە بە شەو بخەوی و بە ڕۆژیش باگات ینی ئەوەی سیستەمێکی خوای گەورە بۆ ماشدانەوی ئەو وەرزشەی کە تۆ جەختی لەسەر دەکەوە زیاتر وەرزشی ئاسنیە بڵێ لە هەموو کاتەکاندا واتە لە مانگەکانی دیکە و مانگی ڕەمەزاندا لە هەموو وەرزشەکان کە بەگرنگتر دەزانی بۆ مرۆڤ ینی مەقسەدی چۆن واتە گرنگترین ئەو وەرزشانەیە کە مرۆڤ پێویستە بیکات چ لە ڕەمەزان بێ چ لە کاتەکانی کە بێتن چ وەرزشێکە یاری ئاسن و ڕاکردن و هەر حرەکە هەبێتن ئێستا لە کوردستان زۆر حرەکە نییە ئەمە نانی دەخۆین و حرەکە نیە لەبەرەوەی زۆربەی کۆمەڵک نەخۆشی پەیدا بووە نەخۆشی چاوەی ناو خوێن نەخۆشی پاڵەپەستەوەی خوێن ڕێژەی کلەسترۆل شەکری لەشی ئادەمی زاد بەرز بوویتەوە لەبەرەوە ئێمە حرەکەمان نیە بەڵام
باشترین ئەچۆ بەشێکی زانستی دەتوانیت چارەسەری نەخۆشی شەکری دوو تایپ 2 دایبەریز بکەیت بە یاری ئاسن و لە جیهاندا کراوە چکە زانیاریم لە کەنەدا هیناوە. باشە پێویستە مرۆڤ ڕۆژانە چەند کاتژمێر وەرزش بکات؟ دەگەڕێتەوە سەر ئامانجەکانت چییە؟ بەڵام پێویستی نییە هەفتەی 7 ڕۆژ بیکەی، بەڵام دەتوانانی هەفتەی 3 ڕۆژ یاری ئاسن و دوسێ ڕۆژی دیژ ڕاکردن بکاتە مەبەست لەوێ شەرت نییە هەموو ڕۆژێک وەرزش بکە یان وەرزشێکی دیاریکرااو بکە. دەگەڕێتەوە بۆ ئامانجەکانت بەڵام ینی کاتژمێرەکەی یان بە چه شێوازێک وەرزش بکەیت. مەبەستی من لەوێ ڕۆژانە پێویستە مرۆڤ چەند کاتژمێر وەرزش بکات جە هەر وەرزشێک بێ ئاسن بێ ڕاکردن بێ مەلەوانی بێ ئەو یاریەکانی تۆپی پێ بێ هەر یاریەکی دیکەی وەرزشی بێ. ئۆکەی لۆ ئینتەنسری ینی بە شێوەیەکی ئاسانی ڕاکردن بکەیەوە دەتوانین لە مابینی 35 دقا لۆ سعاتێکی بەڵام یاری ئاسن لە 45 دقا لۆ سعاتێکی زیاتر نییە بەڵام شێوازێکی دی ڕاکردن هەیە ئەمن دوسێ ڤیددیۆم لەسەر دروستکردی سە فیسبوک پێژەکان پێڵەن هێت ترینینگ های ئینتەنسری ئینڤڵ ترینینگ بەو شێوازەیە تۆ 25 دقا ڕاکردن دەکەی بەڵام کارگەری ئەوە هەیە بڵێنە تۆ 45 دقا سعاتە کردت. باشە چ جیاوازیەک لەسەر ڕاکردن لەسەر چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو ڕاکردنەیە کە لەسەر ئەو جیهازانەی یاریکردن هەیە و لەسەری ڕادەکەن لەگەڵ ئەو ڕاکردنەی ئاساییە کە دەچێت شوێنێکی پاک و ڕاکردن دەیکەیت هیچ جیاوازی هەیە هیچ فەرقی نییە چکە لە کاتی ڕاکردن ئەتو لەشت پاڵە پۆستۆر بەرز دەبتەوە خوێن زیاتر حرەکە دەبیتن و بەڵام بەڕای من باشترە تۆ بڕۆ دەرەوە بیکەیت چکە هەم جەو دەگۆڕێتن و هەمیش ینی خۆشترە لە دەوە ڕابکەی ئەی باشترین کات بۆ وەرزشکردن بە تایبەتیش بۆ جوولە و ڕاکردن چ کاتێکە لە مابینی 12 و 4 بەڵام پێشیش بیکەی دەبیست و چار مەبەست ئێوارە ئەی زۆر کەسێ بە بەیانیان ئەو ڕاکردن ئەنجام دەدات دەتوانانی ئەو شوان دەگەڕێتەوە سەر ئەنی بڵین شێوازی ژیانت هەندێک خەڵک هەیە بەخۆی بە شێکی ئەلمی باشترین کاتە لە مابینی 12 و 4 بکە سەرکەیدیم ڕێدەم پێمان دەڵێتن لە 12 و 4 ئەتۆ هێزێکی زۆر باشت هەیە تاقەی زۆر باشی لەو کاتێ باشە باس لەوە دەکرێت کە ئەو وەرزشەی کە لە ڕۆژ دەکرێت باشترە لە شەو کە ڕۆژ لێت بدات باشترە هۆکارەکەی چیە ڕاستە ئەمەیان یاخود ڕاست نییە هیچ پەیوەندی بەوە نییە هیچ بە شێکی زانشتی ئەسەڵمە نەدراوە واتە وەرزش لە هەر کاتێکابیکەی ئاسایە بەڵام 12 بۆ 4 باشترین 12 و 4 و کاتەکەشی باشە پەیوەندی نێوان وەرزش و ئۆکسسیجین ئۆکسسیجن بەڵێ مەقسەدت ینی ئەو شوێنێک کە ئۆکسسیجینی زیاترە هەوایەکەی پاکترە جیاوازی هەیە لەگە ئەو شوێنێک کە بەو شێوەیە نەبیت واتە ڕژێ ئۆکسسیجینەکەی بۆ شوێ پاک نەبێت بەخۆ دەزانی ئاسانکاریت بۆ دەکاتن ئەگە لە جێکی خۆشتر بیتن و بەست لە هەناسەدان و وەرگرتن و فرێدانەتی دەکات ئاکسجینی بۆ ئەوەیە یان بۆ گەشەکردنی لەشیش باشتر دەبێتن بۆ هەموو شتەکە بەڵام ئاسانکاری دەکاتن بۆ تۆ ئەو وەرزشەی لەو کاتژمێرەی ئاسانکاری بۆ دەکاتن هەناسەی بە ئیسراحەتی بچێشی باش لە مانگی ڕەمەزاندا هەندێک وەرزش هەن هەرچەندە کەسەکە بە ڕۆژوشە بەڵام هەندێک وەرزش هەیە دەیکات لە کاتی ڕۆژدا هەندێک یاری هەیە لە کاتی بەڕۆژ بوون لە کاتی بەڕۆژوو بوون ئەمانە چ کاریگەریەکیان دەبێت ئایا سوود لەم یاریە و لەم وەرزشە وەردەگرێت یاخود ئەوتە زیانەکەی زیاترە لەوەی کە سوودی هەبێت ینی زین چیە ئەوە سوودی 100% هەیە ینی وەرزش بەشێکی تەندروستی ئادەمی زیادە بیکەی بەڵام ئەو تااقەتەی ئەتو پێویستە ئەگەر بە ڕۆژی ئەو لە تێدا نییە بەست لەوەیە کە ئەوەندەی کە زیانی هەیە سوودی نییە ئەو کاتێ بە ڕۆژووە نەنا ینی 100% سوودی هەیە بۆ تەندروستی ئادەمی زار ئەی مرۆڤ ئەو کاتە نەخواردنێکی خواردووە لەوانێ وزەیەکی واشی نەبێت 100% وزەی نابێتن چکە بە ڕۆژونە بەڵام شەکری لەشیان زۆر دادەبێزێت و بێتاقەت دەبن خۆدشی هەیە سپاس بۆ دکتۆر دلۆڤان عەبدولکەریم پسپۆری خۆراک و لەش جوانی کە لە تەوەری دۆمی بەرنامەی پاشیف لەگەڵ مامووی زۆر سپاس بەخێر بێت بەڵێ بەرنامەی پاشیف تەوەری دۆمیشی بە کۆتا هات بەر لەوەی بەرنامەی پاشیف بە کۆتا بینین هاوکارم هەرم جاف پاکێجێکی ئامادە کردووە بە تایبەت لە دەبەری گەرمیان و لە گەرمە سێر
هەرچەندە بە نەکەوتوینەتە نێوەرزی هاوینەوە بەڵام پلەکانی گەرما لەوێ بەرز دەبێتەوە لە هاویندا تەنانەت پلەی گەرما دەگاتە نزیکەی 50 پلەی سەدی ئەو چۆتە نێو هێزەکانی پێشمەرگە لە گەرمەسێر سەرڕایەوەی کە ئەوان لە سنگەرەکاندان ڕوبەڕووی چەکدارانی داعش دەبنەوە بەڵام ئەرکایەنیەکانی خۆشیان بەجێ دەگەێن و بە ڕۆژوو دەبن. ئێرە دووە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە بەرامبەر بە چەکدارەکانی داعش لە سنووری پارێزگای دیالە. لێرە پلەی گەرمە لە سەروی 46 پلەی سەدی سیلیزیە و هەندێک کاتیش پلەکانی گەرما دەچێتەوە سەروی 50 پلە. بەڵام سەرباری ئەم گەرما پڕڕوکێنەرە هێزەکانی پێشمەرگە لە پاڵ ئەرکی پاراستنی نیشتیمان ئەرکاهێنیەکانیانیش جێبەجێ دەکەن. کاتێک ئێمە گەیشتینە سەنگەرەکان ئەم پێشمەرگەیە بە زمانی بەڕۆژووەوە لەبەر ئەم هەتاوە گەرمە چاودێری جموجۆڵی چەکدارانی داعش دەکات. ئێمە ئەمە کوباشیە ئاخر ڕەبێ پێشمەرگەشە لە کوباشی ئێمە وەکو ئەرکێکی نیشتمانی و ئەرکە پیرۆزەکەمان ئەرکە پیرۆزە ئاینەکەمانش بەجێنی ئەم منتیخە خۆتان نەزان ئەمە منتیخەی گەرمەسێرە زیاتر پلەی گەرمای زیاترە وەک منتیقەکانی تر نییە وەڵا لە 45 و سەر بۆ 50. ئەگەرچی یەکێتی زانایانی کوردستان ڕایان گەیاندووە هێزەکانی پێشمەرگە دەتوانن لە سەنگەرەکاندا ڕۆژوو نەگرن بەڵام هێزەکانی پێشمەرگە سوورن لەسەر ئەوەی لە پاڵ ئەرکە نیشتیمانەکانیاندا ئەرکە ئاینیەکانیانیش جێبەجێ بکەن. ئێمە هەروەکو چۆن ئەرکی نیشتیمانی و ئەرکی پیرۆزی نەتەوایەتی و ئاینی خۆمان لەسەر شانمانە جێبەجێکین بە هەمان شێوە مانگی ڕەمەزان و مانگەکانی تریش بەتایبەت لەم مانگەیە بە ڕۆژووین و هەموو ئەرکەکانی ئەرکاینیەکانی سەرشانمان جێبەجێ ئەەکەین و لە ئێستادا هەموو پێشمەرگەکانمان بە ڕۆژووە. هێزەکانی پێشمەرگەی کوردستان 3 ساڵە بەرامبەر بە تیرۆرستانی داعش لە شەڕێکی بەردەوامدان وە خۆشیان ئاماژەیان پێداوە نە سەرمای زستان و نەگەرمای هاوین کاریگەریان نەبووە لەسەر هێزەکانی پێشمەرگە لە شەڕی تیرۆر و ئەرکی پاراستنی نیشتیماندا. هەرێمجاف کوردستان 24 کوباشی سنووری پارێزگای دیالە. نۆزدەمین بەرنامەی پاشیڤم پێشکەشکردن هیوادارم ڕۆژ و نوێژ و دوعا و تاعاتی هەموو لای قبول بێت تا 20مین بەرنامەی پاشیڤ هەر لە خۆشیدا بن.